ئەو دەمەی گەیشتم بە عومەر. عومەر ئەمیری بڕواداران و لوتکەی بەرزی بێنەواکان، عومەر هێز و قەڵا و دەنگی بەرزی بڕواداران، عومەر ئەمیری فەتح و عەدالەت و پشت و پەنای موجاهیدان. بە ئاشتی چوینە ناو بەیت الموقەدەسەوە بەڵێن نامە و پەیمان نامەیەکم بۆ نووسین. ئەو بەڵێن نامە بە بەڵێن نامەی عومەری کوڕی خەتاب ناوی دەرچوو. قوربان چی تێدا نووسرا؟ نووسیم بە ناوی خوای بەخشندە و میهرەبانەوە. ئەمە ئەو بەڵێن نامەیەیە کە بەندەی خودا گەورەی موسڵمانان لەگەڵ خەڵکی ئیلیادا نووسیوێتی. ئێمە ئەمان دەبەخشین بە گیان و ماڵ و کەنیسە و خاچەکانیان. نابێت هیچ کەس لە کەنیسەکانیان نیشتەجێ بکرێت و ناشبێ کەنیسەکانیان بڕوخێنرێ. نابێت سوکایەتی بە کەنیسەکانیان بکرێ. نابێت سوکایەتی بە چەکەکانیان بکرێ. نابێت لەمەڕ ئاینەوە زۆریان لێ بکرێ. نابێت زەرەر بە کەسیان بگەێنرێت. نابێت هیچ جوولەکەیەک لەگەڵ مەسیحیەکاندا لە ئیلیا نیشتەجێ ببێت. دەبێت خەڵکی ئیلیا وەک خەڵکی مەدائین سەرانە بدەن. دەبێت ئەوانیش دز و چەتە و ڕۆمی لە ئیلیا پاک بکەنەوە و دەربکەن. هەر کەسێکی ڕۆمی پێیخۆشە لە ئیلیا بار بکە، ئەوە تا دەگاتە شوێنی مەبەستی خۆی بەباشی پارێزگاری لێ ئەکەین. هەر کەسێکیش لە ئیلیادا دەمێنێتەوە بەباشی دەیپارێزین. دەبێت ئەوانیش وەک خەڵکی ئیلیا سەرانە بدەن. هەر کەسێکی ئیلیایی دەیەوێت لە ئیلیا بار بکات و لەگەڵ ڕۆمەکاندا بڕوا و کەنیسە و خاچ بەجێ بهێڵێ، ئەوە تا دەگەنە شوێنی مەبەست ماڵ و منداڵ و کەنیسە و خاچیان پارێزراو دەبێ. هەر کەس ناوەڕۆکی ئەم پەیمان نامەیە جێبەجێ بکە، ئەوە بەڵێنی پێدەدەین بە بەڵێنی خودا و پێغەمبەری خودا و خەلیفەکانی پێغەمبەر و موسڵمانان ئەگەر هات و سەرانەیاندا. ئەم بەڵێن نامەیە لە ساڵی 15 بە شایەتی خالیدی کوڕی وەلید، عەمری کوڕی عاس، عەبدوڕەحمانی کوڕی عەوف و معاوی کوڕی ئەبوو سوفیان نووسراوە. بەخوا قوربان چەندە مێژوم خوێندوتەوە و سەرکەوتنم دیبێ. ئەوانەی کە سەرکەوتون هەمیشە شکاوەکانیان بە تەواوی لەناو بردووە، هیچیان نەهێشتوەتەوە. ماڵ، منداڵ، سەروەت و سامان. هەرچی سەیری ئەم ڕێکەوتن نامەیی تۆ دەکەم، زیاتر لە ئاینی ئیسلام دڵنیا دەبمەوە. زیاتر بۆم دەردەکەوێ ئەم ئاینە لەلایەن خوداوە هاتووە و هیچ گومانێک هەڵناگرێ. تۆ بۆ ئەوەندە نەرمونیان بوویت لەگەڵ ئەواندا. کوڕم، ئەوە ئەو ئاینەیە کە تۆ خۆدوەتت. دڵنیام بەرامبەری زیاد بووە. ئەمە ئاینێک نییە عومەر دایهێنابێ. منیش هەر بە پێی شەرع و ئاین مامەڵەم لەگەڵداکردن. هەرچی خودا پیر ڕازی بێ هەر ئەوەم کردووە. قوربان باوەهای دابنین کە شتەکە پێچەوانەیە و ئەوان سەردەکەون. دەبێت ئەوانیش وەک ئێمە بن. دەبێت مامەڵەیان وەک مامەڵەی خۆمان بێت. دەی ئێمە کەی ئاین لە خەڵکەوە وەردەگرین؟ کەی بە شوێن پێیستەمکاراندا دەڕۆین؟ کەی بەگوێی یاخی و لە خوا دوورەکان دەکەوین؟ هەرکەس دژی ئێمە بێ، ئێمە تەنیا بە پێی شەرعی خودا مامەڵەیان لەگەڵدا دەکەین. خودا هەر شتێکیان پێڕەوا ببینێ، ئێمەش پێیان ڕەوا دەبینین. هەرچیشیان پێڕەوا نەبینێ، ئێمەش پێیان ڕەوا نابینین. ئێمە شوێنکەوتەی پێغەمبەرێکین صلی الله علیه وسلم کە خودا کردوێتی بەمایی سۆز و ڕەحمەت و میهرەبانی بۆ گشت کەسێ. ئێمە لە کاتی وادا سۆز و بەزەیی بەکاردەهێنین کە بە گومانی هیچ کەسێکدا نایە. لە کاتی دەسەڵات و زاڵبوون بە سۆزین. ئێمە بۆ یەک جاریش چییە؟ بۆ پەیداکردنی سەروەت و سامان، بۆ ژن، بۆ کەلوپەل و بۆ هیچ شتێکی تری دنیایی بەشداری جیهادمان نەکردووە. ئێمە تەنیا و تەنیا بۆ ئەوە جیهادمان کردووە کە خەڵک بەرامبەری خودای گەورە ملکەچ بێ. ئەگەر لە گوێمان بکەن ئەوە ئەوانیش وەک ئێمە چیمان هەبوو ئەوانیش هەیەنە. لە چی خۆمان پاراست ئەوانیش دەپارێزین. ئەگەریش بەرامبەرمان وەستانەوە ئەوە ئیتر
حکمی خودایە. ئاینی خۆیان بۆ خۆیان چۆن دابوونەریتی ئاینی خۆیان بەجێ دەهێنن ئازادن، کەنیسە و معبەدی خۆیان بۆ خۆیان، بەڵام دەبێت تەنیا ئیسلام حکمی کۆمەڵگا بکە. هەر مرۆڤێک و ئاینی خۆی ئەو دەمەی دەگا بە خوددا ئەگەر لەسەر ڕێی ڕاست بوو ئەوە پاداشتەکەی وەردەگرێ، ئەگەرێکیش گۆمڕابوو سزاکەی وەرەگرێ. زەوی خوددایە، خوا بۆیە پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی بەندایەتی بۆ بەندە نەکا، بەڵکو تەنیا بۆ خودای بکە. لەو جێگەی کە دەبوو شمشێر بەکاربێنی سۆز و بەزەید بەکارهێنا. ئەوە چۆن وابوو؟ ئەی تۆ خۆت نەتگوت مێژوم خوێندوتەوە هەتاوەکو ئێستا هیچ هێزێکی سەرکەوتوم نەدیوە وەک ئیسلام باش بێ بۆ هێزی بەرامبەر؟ با دەی ئەمە ئەوەیە. غەزای بەدر یەکەم غەزایەک بوو کە جیاوازی لە نێوان حەق و ناحەقدا کرد. لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی فێری ئەوە ئەکرد کە غەزاکردن وەک نوێژ و ڕۆژ و حەجکردن و زەکات، ئەویش عیبادەت و خواناسیە. خوا نوێژ و زەکات و حەج و ڕۆژووی ڕێک بەو شێوە دەوێت کە فەرزی کردووە، بە شێوەیەکی تر نایەوێ. بە هەمان شێوە جیهادیشی ڕێک وەک ئەوە دەوێت کە فەرزی کردووە، بە گوێری قورئان و سونەت بێ. ئێمە بە شێوەیەکی ئیسلامیانە جەنگ بۆ ئیسلام دەکەین، ئیتر حەقمان نییە کەسانی تر چی دەکەن و چی ناکەن. ئەگەر ئێمە و ئەوان لە ئاکار و ڕەوشدا وەک یەک بین، ئیتر جیاوازیمان چییە؟ ڕاست دەفەرمووی قوربان، تو فەرمووت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی فێرکردین کە جیهادیش وەک نوێژ و ڕۆژ و زەکات و حەجە. من بەباشی مەرجەکانی نوێژ و ڕۆژوو دەزانم کە ڕۆژوو بەچی دەشکێ و بەتاڵ دەبێتەوە، دەزانم پایەکانی حەج چەندە، دەشزانم کە مرۆڤ چەند پارە و سامانی هەبێ، ئەمجا زەکاتی لەسرە، دەیزانم دەبێت زەکاتەکەی چۆن بدا، بەڵام جیهاد چۆنە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنی فێرکردن؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم سوپایەکی بۆ جیهاد نەدەنارد، ئاتاوەکو بەباشی ئامۆژگاری نەکردبانایە. ئامۆژگاری ئەو سوپایەت بۆ باز دەکەم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ غەزای موعتەی ناردن. فەرمووی داواتان لێ دەکەم و ئامۆژگاریتان دەکەم کە لە خوددا بترسن، بەرامبەر ئەو موسڵمانانەی لەگەڵتانن باش بن، بە ناوی خوددا غەزا دەست پێ بکەن، جەنگ لە پێناوی خوددا و لەگەڵ ئەوانەدا بکەن کە کافرن. ناپاکی و ستەم لە کەس مەکەن، دەزی و خیانەت مەکەن، منداڵ مەکوژن، ژن مەکوژن، پیر و پەکەوتە مەکوژن، هەر کەس خەڵوەنشین بوو مەیکوژن، نزیک باخە خورما مەکەونەوە، دار مەبڕنەوە، خان و مەڕوخێنن. جاریکان لە خزمەتی پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم لە غەزایەکدا بووین، کۆمەڵێک خەڵکی بینی کۆبوونەتەوە و سەیری شتێک دەکەن. پیاوێکی نارد بزانێ ئەوە چییە، فەرمووی بڕۆ بزانە ئەوانە بۆچی کۆبوونەتەوە و سەیری چی دەکەن. پیاوەکە ڕۆشت و هاتەوە وتی تەماشای ژنێکی کوژراو دەکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نابێژن بکوژن. خالیدی کوڕی وەلید لە پێشەوەی سوپاکە بوو، پیاوێکی بۆ لای خالید ناردوو، فەرمووی بە خالید بڵێ نابێژن بکوژن و نابێ ئەو کەسانەش بکوژن کە بە زۆر هێنراون یان بەکرێ گیراون. بەخوا قوربان ئەم ئامۆژگاریانە دەڵی بۆ کەسانێک کراون کە بیانەوێ بۆ دیدەنی و سەردان بڕۆن، نەک بۆ جەنگکردن. چەندە ئامۆژگاریەکی مرۆڤانن، پێویستە هەموو مرۆڤێک لە بەرامبەر ئەو کەسەی کە ئەم ئامۆژگاری کردووە چۆک دابنێ. دەبێ بەزەیی و مرۆڤایەتی لە کاتی جەنگدا لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فێر ببین. وەڵا ڕاست دەکەی قوربان، وایە گەورم لە ئیسلامدا جەنگ بەدیلی نییە. جەنگ لە ئیسلامدا لە هەموو ئاین و قانون و ڕێکخراوەکانی تر جیایە. هەر کەس دەیەوێت کە لەباری جەنگ لە ئیسلامدا شارەزابێ، دەبێت لە پێشدا لە خودی ئیسلام شارەزابێ بۆ ئەوەی ئەم جەنگە قیاس نەکاتە سەر جەنگەکانی تر. چۆن قوربان مەبەستت چییە؟ ئەو پاڵنەرانی کە لە ئیسلامدا جەنگ دروست دەکەن و فەرزیەکەن ڕوون و ئاشکران، هیچ کەسێکی خاوەن ویژدان ئینکاری ئەوە ناکا. ئەو پاڵنەرانەش بریتین لە بەرەنگاربوونەوەی دۆژمن، داکۆکیکردن لە گیان، پاراستنی ئەو ئاین و بیر و باوەڕی کە کافرەکان دەیانەوێ ڕەتی بکەنەوە.
پاراستنی بانگەشەی ئیسلامی تا دەگات بە هەموو کەسێ تەمێکردنی ئەو کەسانەی کە بەڵێن و پەیمان دەشکێنن. سەرەڕای ئەمانەش ئامانجەکانی جەنگ لە ئیسلامدا هەر هەمووی چاک و مەزنن، لەگەڵ ئەوەیشدا ڕۆژێک لە ڕۆژان ئیسلام مەراقی جەنگ و شەڕی نەبووە. ئێمە دەچوین بۆ جەنگ و داوامان لە خەڵک دەکرد بڕوا بە خودا بێنێ. ئەگەر بڕوایان هێنابە ئەوە وەک خۆمان حیسابمان بۆ کردن، هەرچەند ئێمەش سەرکەوتوو براوە بووین. دەی ئیتر هیچ ئاینێک هەیە وەک ئیسلام جیاوازی لە نێوان براو و دۆڕاودانەکە؟ ناوەڵا، ئیسلام نەبێ کەس کاری واناکە. با بەیتە شیعرێکت بۆ باس بکە. هیچ جەنگ و تێکپژانێک بەقەد سرە دەرزیەک سۆز و بەزەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەم نەدەکردەوە. بە خودا پێغەمبەری نازدار لە کاتی ئاشتیدا چەندە بە سۆز و میهرەبان و خۆشەویست بوو، لە کاتی جەنگیشدا ئاوەها بە سۆز و میهرەبان بوو. بەزەیی بەو کافرانەدا دەهاتەوە کە بە تۆپزی و زۆر نێرابوون بۆ جەنگ. لە جەنگی بەدردا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم علی کوڕی ئەبوو طالیب و زوبەیری کوڕی عەوام و سعدی کوڕی ئەبوو وەقاس و چەند هاوڵێکی تری نارد بۆ سەر ئاوی بەدر بۆ ئەوەی دەنگ و باسێک لەسەر قوڕەیش بێننەوە. چەند منداڵێکی قوڕیشی لەوێ بوون، ئاویان بۆ سەرکردە کافرەکانیان دەبردەوە. یەکێکیان ئەسلەمی کۆیلەی بەنی جومەح بوو، یەکێکی تریان عەریزی ئەبوو یەسار کۆیلەی بەنی عاس بوو. هەردووکیان لەلایەن عەلی و هاوڕێکانیەوە گیران و هێنرانە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانی دوور خستنەوە و زۆر بەهێمنی و ڕوخۆشیەوە لەگەڵ ئەو دوو کوڕەدا دووە دەنگ و باسی قوڕیشی لێپرسین، لەگەڵ ئەوەیشدا کە لە گەرمەی جەنگدا بوون. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانی بەدیل نەگرت، هەردووکیانی ئازاد کردن. ئەیشیزانی کە ئەو دوانە دەنگ و باسی موسڵمانان بۆ کافرەکان دەبنەوە، بەڵام چونکە تەمەنیان گەورە نەبوو گوێی نەدانێ و بەرەڵای کردن. دیسان ئەگەر بیزانی بە کەسێک لەبەر بارودۆخێکی تایبەتی هاتووەتە جەنگ بەرامبەر بە موسڵمانان، ئەوە بەزەی پێدا دەهاتەوە و بەهێمنی و بەسۆزەوە مامەڵەی لەگەڵدا ئەکردن، وەک ئەو مامەڵەیی کە لە جاری یەکەمدا لەگەڵ ئەبوو عەیزەی جوحمیا کردی. ئەبوو عەیزە کوێیە و بۆچی فەرمووت؟ لە جاری یەکەمدا مەسەلە چییە؟ ئەبوو عەیزە پیاوێک بوو لە جەنگی بەدردا بەدیلگیرە، شاعیر بوو لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لاڵایەوە بۆ ئەوەی بەزەیی پێدا بێتەوە. وتی ئەی محەممەد، من 5 کچم هەیە، من هیچ شتێکی شک نابم کە خۆمی پێ بکڕمەوە و ئازاد بم کە بە خاتری کچەکانم. بەڵێنت پێدەدەم کە جارێکی تر دژی ئێوە نەجەنگم. پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم ئازادی کرد. غەزای ئوحود هاتە پێشەوە. سەفوانی کوڕی ئومەیە ڕۆشت بوو بۆ لای ئەبوو عەیزە، پێی وتبوو با بڕۆین بۆ جەنگ. ئەبوو عەیزە وتبووی من بەڵێنم بە موحەممەد داوە کە دژی ئەو ئاینەکەی نەجەنگم. سەفوان پێی وتبوو من بەڵێنیت پێدەم، ئەگەر هاتی بۆ جەنگ و جەنگای و کوژرای کچەکانت وەک کچی خۆم بەخێو بکەم، ئاتا من مابم ناهێڵم هیچ زیانێکیان پێ بگا. ئەگەرێکیش زیندوو مایتەوە و نەکوژرای، ئەوە ئەوەندەت پێدەبەخشم کە خەنی ببی. بەو جۆرە چوو بۆ بنکڵێشەی سەفوان و ڕازی کرد و سەفوان ئات بۆ جەنگ. ئەی دوایی چی ڕوویدا قوربان؟ ئەبوو عەیزەمان بەدیلی گرت، ئەو ڕۆژە تەنیا ئەومان بەدیل کرد. ئەهاوردمانە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەبوو عەیزە وتی ئەی محەممەد، من کچم زۆرە و بە زۆر منیان هێناوە، ئەم جارەش منەتم بەسەردا بکە و ئازادم کە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی بەڵێن و پەیمانەکەت کووە؟ نابەخوا جارێکی تر لە مەکە سەر ناخەیتە سەرسەرین. دوایی بڵی 2 جار بە موحەممەدم ڕابوارد، موسڵمان 2 جار لە کونیەکەوە ناگەزرێت. ئەوە بۆیە پێم وتی لە جاری یەکەمدا. وەک زانیت ئەو پیاوە یەکەم جار ئازاد کرا، بەڵام پەیمان و بەڵێنەکەی بەجێ نەگەیاند. جاری دووهەم دەبوو سزای خۆی وەربگرێ.
جا من پێشتر وتم بەیتە شعرێک ئەمە لەتی یەکەمی بەیتەکە بوو. ئەی لەتی دووهەمی قوربان، لەتی دووهەمی ئەوەتە خودای گەورە لە قورئاندا دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. واتا ڕق و دوژمنایەتی هیچ کەس و هیچ لایەک هەڵتان نەنێت لە دادپەروەری لا بدەن، دادپەروەر بن ئەوە نزیکترە لە تەقوا و خواناسیەوە. ئەم ئاەتە ئەوە دەردەخا کە کەفری کافر واناکە کە ئەو کافرە دادگەر نەبێ. ڕەوانی ئێمە لاشەی کوژراوانی ئەوان بشێوێنین، هەرچەند ئەوان لاشەی شەهیدەکانی ئێمە بشێوێنن. لە جەنگی ئوحوددا کافرەکان لاشەی شەهیدکراوی حەمزەی مامی پێغەمبەریان صلی الله عليه وسلم شێواندبوو، بەڵام ئەمە وای نەکرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕەفتاری لەو جۆرە بنوێنێ. پێغەمبەری نازدار زۆر لەوە گەورەتر بوو کە لاسایی کافرەکان بکاتەوە. ئەو هەر لەسەر خۆش ڕەفتاری و باشکرداری خۆی مایەوە، هەرچەند مامی شەهید کرابوو، لاشەکەی شێوێندرا بوو، بەڵام هێشتا بە ئێمەی دەفەرموو هەرگیز کاری لەو جۆرە نەکەن بە کوژراوەکانیان. سەڵات و سەلامی خودای گەورەی لێبێ، چ پێغەمبەرێکی مەزنە. خوا خۆی فەرموویەتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم، واتە بەڕاستی تۆ لەسەر ڕەوشت و خوویەکی زۆر جوان و پەسەند و بێوێنە و مەزنیت. بەڵام قوربان پێم بڵێ ئەو ڕەفتاری تۆ لەگەڵ خەڵکی ئیلیاس چ پەیوەندێکی بە ئاکاری جەنگەوە هەیە؟ ئەگەر کارەکە لەسەر پاراستنی گیان و ماڵ و زەویەوە بوەستایە، ئەوە دەمانوت ئەمە ئاکاری ئیسلامە. بەڵام تۆ بەڵێنت پێدان کە کەنیسە نەڕوخێنرێ، خاچ نەشکێنرێ، تەنانەت بەڵێنت پێدان هەر کەس بێوێ بڕوا خاچی خۆی بگرێ بەدەستەوە و کەس بۆی نییە نە نزیکی خۆی و نە نزیکی خاچەکەی بێتەوە. ئەوەش ئاکار و ئەخلاقی ئیسلامە، لا ئیکڕاهە فی الدین. بەهی جۆرێک زۆرکردن لە وەرگرتنی بیر و باوەڕی ئایندا نییە. ئاینی ئیسلام دەیەوێ خاچی نێو دڵەکان بشکێنە، نەک خاچی ناو دەستەکان. دەیەوێت دڵەکان لە شیرک پاک بکاتەوە، نەک دار و دیوار. لەبەر ئەوە لە کەنیسەکەی ئەواندا نوێژت نەکرد؟ بەڵێ لەبەر ئەوە بوو ئەو ڕۆژە چی ڕوویدا قوربان؟ کە ڕۆشتمە نێو بەیت الموقەدەسەوە و لە حەوشەکەیدا دانیشتم، کاتی نوێژ هات. با پاتریکم وت دەمەوێ نوێژ بکەم. ئەویژوتی هەر لە جێگەی خۆتدا نوێژ بکە. منیش چوومە دەرەوە و بەتەنیا نوێژم کرد. کە لە نوێژ بوومەوە با پاتریکم وت دەزانی بۆچی لە دەرەوە نوێژم کرد؟ وتی نەخێر. وتم ئەگەر لە نێو کەنیسەدا نوێژم کردبا، دوایی موسڵمانەکان دەیان کرد بە جێگە نوێژ و دەیان گوت عومەر ئالێرەدا نوێژی کردووە. ئای قوربان چەندە بە سۆزی تۆ خەفەت بۆ دادگەری دوای خۆشتەخۆی. ئەی چۆن کاریوانەکەم من بە زیندویی ستەم ڕەت بکەمەوە، ئەی بۆ هۆکارەکانی ستەم ڕەت نەکەمەوە. قوربان کەسانی دوای خۆت خستوۆتە تەنگانەوە، هەرچی بکەن ناگەن بە تۆ. ئەوانی پێش منیش وا بوون. خودای گەورە لەگەڵ هەردوو دۆستەکانت کۆت بکاتەوە. ئامین خوایە گیان ئامین. ئەی قوربان ئەو دەنگ و باسی عەمری کوڕی عاس و کوڕەکەی عەمر چییە کە لەگەڵ کابرایەکی قەتبیدا پێشبڕکێی کردبوو؟ ڕۆژێک لە مزگەوتدا دانیشتە بووین، لە ناکاو پیاوێکی قەتبی لە میسرەوە هاتبوو. خۆی کرد بە ژووردا، وتی گەورەی موسڵمانان لەکوێیە؟ وتم ها منم. وتی ئەی گەورەی ئیمانداران، والی پێشبڕکێکی ئەسپ سواری سازدا بوو. ئەسپەکەی من لە هەموو ئەسپەکانی بردەوە. محەممەدی کوڕی عەمر والی جەنابت. ئەسپەکەی منی لێبوو بوو بە ئەسپەکەی خۆی و وتی بەخوا ئەسپەکەی من براوەیە. ئەسپەکان نزیک بوونەوە، باش تەماشامان کردن. ئەسپەکەی من بوو، نەک ئەسپەکەی محەممەد. محەممەد لەداخە هەڵی کوتایە سەر من و بە قامچیەکەی چەند قامچیەکی لێدام و وتی دەبگرە، من کوڕی بەڕێزترین پیاوم. ئەی قوربان تۆ چیت کرد؟ بەخوا هەر ئەوەندەم پێوت، وتم دانیشە تۆ براوەی.
تۆ سەرکەوتووی. دوای ناردم بە شوێن عەمر و کوڕەکەیدا بێن بۆ مەدینە بۆ لای من. هاتن بە بەرچاوی هەموو خەڵکەوە وتم کوا کابرای میسری لەکوێیە؟ وتی ئەمە تام گەورەی ئیمانداران. وتم ئاو قامچێ بێنە بیکێشە بەسەری کوڕی بەڕێزترین پیاودا. ئەی میسریەکە چی کرد قوربان؟ قامچێکەی هەڵگرت دای لە کوڕی عەمر بەدڵی خۆی کوتای. منیش بەردەوام پێم ئەوت لێی بدە لە کوڕی بەڕێزترین پیاو بدە. دوای ئەوە چی قەوما؟ کابراوازی لە کوڕەکەی عەمر هێنا. منیش وتم دەی ئێستا لە عەمر خۆی بدە. بەخوا کوڕەکەی عەمر پشتی بەدەسەڵاتی عەمر بەست بوو بۆیە لێیدای. پیاوەکە وتی ئەی گەورەی موسڵمانان، من لەو کەسەمدا کە لە منی داوە پێویست ناکا لە باوکی بدەم. منیش وتم بەخوا ئەگەر لێت بدایە دەستمان نەئەگرتی هەتا خۆت وازت نەهێنایە. ئەی دوای ئەوە چیت کرد؟ ڕوون کردە عەمر و پێم وت ئەی عەمر ئەوە کەی ئەو خەڵکەتان کردووە بە کۆیلە لە کاتێکدا خۆیان بە ئازادی لەدایک بوون؟ قوربان ئەم بەسەر هاتە دەبێ بە ئاوی زێر لەسەر پەڕی زیو بنووسرێتەوە. دادگەری لەمە گەورەتر نابێ. هەرگیز نەمبیستووە هیچ کۆمەڵێک تۆڵەی خەڵک لە خۆی بکاتەوە. کوڕم دادگەری ئەوەیە کە بۆ خەڵک بەو شتانە ڕازی بیت کە بۆ خۆت پێیان ڕازیت. خۆیشت چیت بۆ خۆت پێ ناخۆشە بۆ خەڵکیشت پێ ناخۆش بێ. هەر کەس شتێکی بۆ خۆی پێ ناخۆش بێ و بۆ خەڵکی پێی خۆش بێ یان بە پێچەوانەوە ئەوە دادگەری نییە. ئەگەر 100 جاریش داکۆکی لە دادگەری بکات و خۆی بە دادگەر بناسێنێ کردەوە وتەکان تاقی دەکاتەوە. هەر کەس بە کردەوە وتەکانی پشت ڕاست کردەوە ئەوە بەرزی دەکەینەوە. هەر کەسێکیش قسەی زل و جوان و کردەوەی خراپی هەبوو ئەوە قسەکانی لێوەردەگرین و خۆی بە زەویدا دەدەین. هەرگیز قسەیەکی باش پشتگوێ ناخەین هەر لەبەر ئەوەی خاوەنی قسەکە خۆی کاری بەو قسەیە نەکردووە. هەر کەسێکیش کە قسەی باشی کرد و کاری پێکرد ئەوە لە جێی خۆی دەیهێڵینەوە. بەخوا ئەوە دادگەریە. ئەرێ قوربان بە بۆچوونی تۆ بۆچی ئەو کابرا قێت بێ؟ ئەو هەموو دەشت و چۆڵ و بیابانەی بڕی و هاتە خزمەتی بەڕێستان. ئەو بیست بووی من هەرگیز قسەیەکی حەق ڕەت ناکەمەوە هەرچەندە ڕقم لە خاوەنی قسەکەش بێ. هەرگیز پاڵپشتی لەستەم ناکەم هەرچەند دەستەم کارەکەشم خۆش بێ. بەخوا من قێتبێکم لە عەمر و کوڕەکەی عەمر خۆشتر نەئەویست. بەڵام خۆدادگەری بە گوێرەی خۆشەویستی و ڕق لێبوونەوە نییە، بە گوێرەی حەق و ناحەقیە. خۆشەویستی وامان لێ ناکا بمان خاتە نێو ناحەقیەوە. ڕق لێبوونەوەش وامان لێ ناکا حەق نەیەڵین. ئەی بۆ ناردت بە دوای عەمر و کوڕەکەیدا؟ ئەی نەدەبوو نامەیەک بۆ عەمر بنووسی بۆ ئەوەی تۆڵە لە کوڕەکەی بکاتەوە و کۆتایی بە کێشەکەیان بهێنرێت؟ ئەگەر ئەو پیاوە نامەی بۆ من نووسی بایە منیش نامەم بۆ عەمر دەنووسی. بەڵام ئەو خۆی هات و سکاڵای کرد. پێم خۆش نەبوو تۆڵە سندنەوەکەی لە جێگەیەکی تر بێ. دەبوو لەو جێگەیە بێ کە سکاڵای تیا کراوە. دواتر ئەگەر ئەو پیاوە قەتبێ موسڵمان بوایە لەوانەیە بە نامە کارەکەم حەل بکردایە. وەک بەسەرهاتی پیاوەکە کە بادەی خواردبوو ئەبوو موسا زۆر بە توندی تۆڵەی لێ سندبوویەوە و هات و لای من سکاڵای کرد. من هەر بە نامە ناردنێ کێشەکەم بنبڕ کرد. من خۆم ویستم دڵنیا بم و خۆم بپارێزم. لەکوێ دڵنیابی و لەکوێ خۆت بپارێزی؟ دڵنیابم کە ئەهلی زیممە ستەمیان لێ ناکرێ و زەلیل ناکرێن و خەلیفە پشتیوانیانە. ئەگەر هات و حەق لە لای ئەوان بوو خەلیفە دژی ئەوانە. ئەگەر ناحەق بوو پێش هەموو کەس خۆم لە کار بەدەستەکان بپارێزم با کەسیان نەڵێن ئەمە کافری زیمی بوو. پێش هەموو کەس خۆم لە کار بەدەستەکان بپارێزم با کەسیان نەڵێن ئەمە کافری زیمی بوو. ئەوە خەلیفە بە شتێک ڕازی بووە کە بۆ موسڵمانان ڕازی نەدەبوو. بەخوا من بەڵێن و پەیمانی خۆم ناشکێنم. ئەو کەسانەی کە کافری زیمین لە دادگای ئیسلامدا وەک موسڵمان حیسابیان بۆ دەکەین، مافی خۆیانیان پێدەین. هەر کەس لەسەر حەق بوو پەنای بۆ ئێمە هێنا
ئەوە یارمەتی دەدەین هەر کەسێکیش لەسەر ناحەق بێت تۆڵی لێکەینەوە. بەڵام قوربان عەمری کوڕی عاس تاوانی چی بوو بۆ بە کابرای قەتبید فەرموو کە قامچی لێ بدەن؟ خۆ عەمر لە کابرای نەداوە. باوەڕ ناکەم بەکاری کوڕەکەیشی ڕازی بوو بێ تا بڵین ئەویش بەشدارە. کوڕم وا بزانە کە موحەممەدی کوڕی عەمر بە گۆچانی باوکی لەو قەتبەی داوە. من وا گومانە بەم کە نەفسی موحەممەد بە موحەممەدی وتبێ تۆ کوڕی گەورەی میسری چۆن دەشێ کەسێکی ئاسایی لێت بباتەوە؟ منیش ویستم هەم عەمر و هەم والیەکانی تر ئاگادار بکەمەوە کە نابێ هیچ خزمێکیان هەر لەبەر ئەوەی کە خزمی ئەوانە ئەو خزمایەتیە بۆ ستەمکاری بەکاربێنێ. من خۆم وام بە باشزانی دڵم ئاوە ئاوی خواردەوە. من پێش ئەوەی کە کاربەدەستان و منداڵەکانیان دادگایی بکەم هەر بەو جۆرە خۆم و منداڵی خۆمم دادگایی دەکرد. مەبەستە چییە قوربان؟ من دەمگوت ئەگەر پێشەوا و ڕابەر مافەکانی خودای گەورە بپارێزێ ئەوە خەڵکیش هەمویان دەیپارێزن. بەڵام ئەگەر پێشەوا و ڕابەر هەر خەریکی ماف خواردنی ئەم و ئەو بن خەڵکەکەیش وا دەبن. بۆیە من زۆر بەتوندی لێ پێچینەوەم لەگەڵ خۆم و ماڵ و مناڵی خۆما کرد چونکە ئەمزانی چاوەکان هەمویان ڕوویان کردوتە من. ئەگەر منیش هەر خەریکی ئەوان بم ئەوە لە ڕۆژی پەسڵاندا لێ پێچینەوەم لەگەڵدا ئەکرێت و لەسەر زەویشدا لە زمانی خەڵک سەلامەت نابم. جا لەبەر ئەوە هەر جارێ من شتێکم لە خەڵک قەدەغە بکردایە یەکسەر دەهاتمەوە بۆ ماڵی خۆم و بە ماڵ و منداڵمم دەوت من فڵان شت و فیسار شتم لە خەڵک قەدەغە کردووە. وەک چۆن باڵندەی گۆشتخۆر چاوی لە پارچە گۆشتێکە ئاوا خەڵکیش چاویان لەسەر ئێوە دەبێ. ئەگەر ئێوە ئەو قەدەغانە بشکێنن خەڵکیش دەیشکێنن. ئەگەر ئێوەش لەو قەدەغانە بترسن ئەوە خەڵکیش لێیان ئەترسن. بەخوا هەر خزمێکی خۆم کارێکی قەدەغە کراو بکە ئەوە لەبەر ئەوەی خزمی خۆمە دوو جار سزای دەدەم. ئیتر ئێوەش کەیفی خۆتانە. هەر کەس دەیەوێ ئەوە با خۆی بپارێزێ و کێش نایەوێ کە خۆی بپارێزێ با خۆی نەپارێزێ تاوانی بە ئەستۆی خۆیەتی. من تەنانەت لە ماڵ و منداڵ و خزمە نەزیکەکانی خۆم قەدەغە کردبوو کە سوود لەو شتە گشتیانە وەربگرن کە بۆ سوودی گشتی دانرابوون. دەترسام لە حەق لا بدەن و دوایی خۆیان بە خاوەنی ئەو شوێنانە بزانن. جاریکان عەبدوڵای کوڕم ئۆشترێکی کڕی بوو بۆ لە وەڕاندن تێکەڵی ئەو ڕانە وشترەی کردبوو کە ماڵی دەوڵەت بوو. لەگەڵ ئەو وشترانەدا دەلەوەڕا لەگەڵ ئەوان ئاوی دەخواردەوە. وشتر قەڵەو بوو عەبدوڵا هێنایە بازار بیفرۆشێ. بە ئیرادەی خودا منیش ئەو ڕۆژە لە بازار بووم. چاوم بە وشترەکە کەوت. وتم ئەم وشترە قەڵەوە هی کوێیە؟ وتیان هی عەبدوڵای کوڕی تۆیە. بە عەبدوڵام وت بەه کاک عەبدوڵا کوڕی گەورەی موسڵمانان ئەم وشترە چییە ئەوەندە قەڵەوە؟ ئەویش وتی ئەوە وشترە و کڕیومە. منیش وەک ئەو هەموو خەڵکە تێکەڵی وشترەکانی دەوڵەتم کردبوو بۆ خۆی دەلەوەڕا و قەڵەو بووە. منیش وتم ئێشوانەکان بڵێن وشترەکەی کوڕی خەلیفە باش بلەوەڕێنن وشترەکەی کوڕی خەلیفە ئاو بدەن. یەڵا عەبدوڵا وشترەکە بفرۆشە و بنماییەکەی هەڵگرە و هەرچی قازانجی هەبوو بیخەرە نێو سندوقی دەوڵەتەوە. دەی قوربان خۆ عەبدوڵا تاوانی نەکردبوو تەنیا وشترەکەی قەڵەو بوو. ئەوە تاوانە؟ نا وشتر لە وەڕاندن تاوان نییە. وشتر قەڵەو بوون خراپەکاری نییە. بەڵام ئەگەر لە زەوی خۆیدا بی لە وەڕاندایە منیش وام نەئەکرد. ئەی قوربان خەڵکی تریش وەک ئەویان نەکردبوو وشترەکانیان تێکەڵی وشترەکانی دەوڵەت نەکردبوو با خەڵکی تریش وایان کردبوو. ئەگەر جگە لە وشترەکەی عەبدوڵا وشترێکی قەڵەوی ترت دیبایە واتە کرد نەخێر وام نەئەکرد. ئەی بۆ لەگەڵ عەبدوڵا وات کرد. ئەگەر ئەو وشترە هی کوڕی خۆم نەبوایە هەقم نەبوو بەسەریەوە با هەر بۆ خۆی بلەوەڕایە و قەڵەو بوایە. بەڵام من سوورم زانی شوانەکان لەبەر خاتری من باشتر چاودێری وشترەکەی عەبدوڵایان کردووە. من ڕازی نابم کوڕەکەم بە گۆچانی باوکی وشترەکەی خۆی قەڵەو بکە. نابێ شوانەکان باشتر ئەو وشترە بلەوەڕێنن
یان تێراوی بکەن هەر لەبەر ئەوەی کە وشتری کوڕی خەلیفەیە. خۆپارێزیش تا ئەو ڕادەیە قوربان ئەی بۆنە سبەی ئەگەر خودای گەورە لێی پرسیم و فەرمووی عومەر ئەوە بۆچی وشتری کوڕەکەی تۆ قەڵەو بوو وشتری ئەو خەڵکەش هەمووی لاوازن من ئەو کاتە چی وەڵامی پەروەردگارم بدەمەوە؟ دەیانی ئەوە دادگەریە و تەواو ئاوایە؟ ئەو ڕۆژەی کوڕەکەی عەمر کە ئەو کاری کردبوو هەر لەبەر ئەوەی کە کوڕی عەمر بوو تۆ سزاددا دواتر وشترەکەی عەبدوڵات بینی و قازانجەکەیت لێسەندەوە و خستە ناو سندوقی دەوڵەتەوە یانی بە یەک چاو سەیری کوڕی خەڵک و کوڕی خۆت کردووە؟ بەڵێ بەخوا وایە هەر کەس وەک خۆی تەماشای تۆیشی کرد ئەوە ستەمت لێ ناکا. دوور لە تۆ قوربان تۆ و ستەم کوجا مەرحەبا ئەم چیرۆکە زۆر کاری تێکردم بۆیە پێم خۆشە زیاتر لەبارەی خۆپارێزی تۆوە ببیسم. هیچی تر هەیە بۆم بگێڕیتەوە؟ بەڵێ زۆرم لایە دەی قوربان فەرموو زۆر تا مەزڕۆی بیستنی ئەم وشانم. عەبدوڵای کوڕم لە جەنگی جەلەولادا بەشداری کرد. ئەو جەنگە یەکێک بوو لەو جەنگانەی کە لەگەڵ سوپای فارسدا ڕوویدا. لەوێ بای 40,000 دیرهەم مەڕی کڕی بوو. دوای ئەوەی کە گەڕایەوە و من بەم کارەمزانی عەبدوڵام لە خۆم نزیک کردەوە پێم وت ڕۆڵە ئەگەر من لە لێواری ئاگردا بم و خەریک بن بمخەنە ناو ئاگرەوە دوای یەکێک بێت و پێت بڵێ ئەگەر 40,000 بدەی بە باوکت ڕزگاری دەکەین تۆ 40,000م بۆ ئەدەی؟ وتی باوکە گیان بەخوا هەر شتێک تۆ ئازار بدا نەک 40,000 بەڵکو ئامادەم هەموو ماڵی دنیا بدەم و لێ دوور بخەمەوە. منیش وتم من وەک ئەو کاتەم لەبەرچاو بێ کە ئەو کڕین و فرۆشتنەتان تێدا کردو ئاوایە دڵنیام ئەوان وتویانە ئەم عەبدوڵای کوڕی عومەرە هاوڵی پێغەمبەرە کوڕی خەلیفەیە خۆشەویستترین کەسی خەلیفەیە لە ڕاستیشدا هەروایە. جا ئەوان لەبەر ئەم هۆکارانە پێیان خۆش بووە کە مەڕ و ماڵاتەکەیان بە هەرزان بە تۆ بفرۆشتن و بە هیچ شێوەیەک قازانجت لێ نەسەنن. منیش دابەشکار و بەرپرسم بڕۆ بپرسە بزانە ئەگەر ئەو ڕانە هی بازرگانێکی قوڕیشی بوایە چەندە قازانجی لەو مەڕانە دەکرد من لەوە زیاترت پێدەم هەموو دیرهەمێک قازانجت پێدەدەم. ئەی عەبدوڵڵا چیوت؟ لە هەڵوێستێکی ئاوادا عەبدوڵڵا هەرگیز بێگوێیی باوکی ناکا؟ ئەی تۆ چیت کرد؟ بانگی بازرگانەکانم کرد. عەبدوڵڵا هەرچی کڕی بوو هەموم فرۆشت بە 400,000 دیرهەم 80,000مدا بە عەبدوڵڵا هەر دیرهەمێک قازانج ئەویشی کە مایەوە کە بریتی بوو لە 320,000 دیرهەم ناردم بۆ سعدی کوڕی ئەبوو وەقاس بۆ ئەوەی دابەشی بکا بەسەر خەڵکیدا. بەخوا تۆ زۆر سەیری قوربان ئەوەندە خۆپارێزی بەخوا ئەگەر کەسێکی تر ئەو قسەی بکردایە گومانم لێ پەیدا کرد بەڵام تۆی شەیتان لە ترست دەرەپەڕێ بە هەر ڕێگەیەکدا بڕۆی شەیتان بە ڕێگەیەکی تردا دەڕوا. قسەکانت کردەوەکانت قسەکانتە بەڵام قوربان وا نازانی لە خۆپارێزیدا زیادە ڕەویت کردووە؟ ئەی ئەو ڕانەی کە بە عەبدوڵڵا فرۆشراوە بەو پارەی کە پێی فرۆشرا لەبەر ئەوەی کە هاوڵی پێغەمبەرە و کوڕی خەلیفەیە و خۆشەویستی خەلیفەیە ئەوە زەرەر نییە بۆ موسڵمانان؟ دەی قوربان ئەگەر وا بوایە ئەمە باش بەڵام تۆ چوزانی لەبەر ئەو هۆکارانە بە هەرزان پێی فرۆشراوە. کوڕم خۆپارێزی ئەوەیە کە لە ترسی توشبوون و تێوەگلان بە حەرامەوە حەڵاڵ بکەی بە دەبەشەوە واز لە 9 بەشی بێنی. خۆ ئەگەر بەو جۆرەش نەبوو کە من گومانم هەیە ئەوە نە عەبدوڵڵا و نە من هیچ زەرەرێکمان نەکردووە. پارە دێو دەچێ دنیا ڕوو دەکاتە مرۆڤ و پشتی تێکا. ئەی ئەگەر گومانەکەی من ڕاست دەربچێ و پێشم وایە ڕاستە ئەی نەترسم لە ڕۆژی پەسڵاندا لێ پێچینەوەم لەگەڵدا بکەن؟ بەخوا گەورم کەسی وەک تۆ زۆر لەو ڕۆژە دەترسێ و کەسی وەک جەنابت دەگمەنە. کوڕم لەو دنیا هەمومان بە تاک دەچینە بەردەم بارەگای پەروەردگار و خزمەتی پەروەرێنمان. ئەگەر ئەو هەموو خەڵکە هەر هەمووی دادگەر بوو بێ و من بە تەنیا ستەمکار
ئەوە دادگەری ئەوانە هیچ دادێکی من نادا. ئەگەریش هەمویان ستەمکار بووبن تەنیا من دادگەر بوو بێتم، ئەوە ستەمی ئەوان زەرەر لە من نادا. من برای ئامین نیم. خەڵک هەرچیان کردبێت و هەرچیان وت هەر بڵێم ئامین. ئەو برا ئامینیانە هەمیشە پاشکۆی خەڵکن. ئەگەر خەڵک چاک بوو ئەوانیش چاکە دەکەن، ئەگەریش خەڵک خراپبوو ئەوانیش خراپە دەکەن. نا قوربان دوور لە تۆ گەورم، هیچی تر هەیە باسی بکەی؟ بەڵێ شتی ترم لایە. دەیگوێم گرتووە فەرموو. پیاوێک لە مەدینە هەبوو ناوی معەیقیب بوو، کاربەدەستی من بوو، کردبوومە بەرپرسی خەزیێنەی شاری مەدینە. ڕۆژێک من و عاسمی کوڕم پێکەوە بووین. معەیقیب هات بۆ لام، وتم ها معەیقیب دەزانی ئەمە چی کردووە؟ وتی ناوەڵا گەورم. وتم ڕۆشتووە بۆ عێراق، لەوێ وتوێتی من کوڕی خەلیفەی ئیماندارانم، داوای شتی لێ کردوون. جامێکی زی و هەندێک کەلوپەل و شمشێرێکی نایابیان پێداوە. عاسیم وتی باوکە من وام نەکردووە، هەرچوون بۆ لای کۆمەڵە خەڵکێک و داوای هیچم نەکرد، ئەوان خۆیان پێیاندام. منیش وتم ئادەی معەیقیب ئەو شتانە هەر هەمووی هەڵبگرە و بیبە بیان خەرە ناو خەزیێنەی دەوڵەتەوە. دەی قوربان خۆ عاسم دەڵێ من داوای هیچم نەکردووە. ئیتر تۆ بۆ هەر دەڵی داوات کردووە، با داوایشی نەکردبێ ئەگەر کوڕی خەلیفە نەبوایە هیچیان پێدەدا؟ لەوانەیە چونکە ئەوە دیاریە ئەگەر عاسم کوڕی من نەبوایە و باوکی خەلیفە نەبوایە ئەوە دەمگوت دیاریە، بەڵام سوێن بە خودا مادام کوڕی خەلیفەیە نابێشتی ئاوا لە ماڵی مندا بوونی هەبێ. ئەگەر سووریش بزانم دیاریە هەر ناهێڵم. ئەی کوڕم پێم نەوتی خۆپارێزی ئەوەیە کە لە ترسی توش بوون و تێوەگلان بە حرامەوە حەڵاڵ بکەی بەدە بەشەوە واز لە نۆ بەشی بێنی؟ با قوربان ئەی ئیتر ئەم بگرە و بەردەیەت لە چییە؟ قوربان داوای لێبوردن دەکەم، مەبەستم مشت و مڕ و چەلەحانێنیە، مەبەستم ئەوەیە کە باش لە مەبەستەکان تێبگەم. دەی باشە قەی ناکە. دەی قوربان هیچی ترت لەلایە لەم باسانە بۆمانی بگێڕیتەوە؟ بەڵێ هێشتا لەلامە. دەی قوربان فەرموو گیانم لەلاتە گەورەی ئیمانداران. عەبدوڵڵا و عوبەیدوڵڵای کوڕم هەردوو لەگەڵ سوپای ئیسلامدا بەرەو عێراق ڕۆشتن. لە کاتی گەڕانەوەدا گەشتە بوون بە ئەبوو موسای ئەشعەری والی بەسڕە. ئەبوو موسا بە خێرهاتنی کردبوون. دوایی وتبووی ئەگەر بمتوانیایە خزمەتێکیان بکەم ئەم کرد. کەمێک بێدەنگ دەبێت و دوایی دەڵێ ئەتوانم. ئەوانیش وتیان چییە؟ وتبووی هەندێ پارەم لایە، هی خەزیێنەیە و دەمەوێ بینێرم بۆ خەزیێنەی مەدینە، ئێوە بیبن لێرە شتی پێ بکڕن و لە بەندینا شتەکان بە قازانج بفرۆشنەوە و پارەکە بدەن بەدەستی باوکتانەوە و قازانجەکەش بۆ خۆتان. ئەی ئەوان چیان کرد؟ قسەی ئەبوو موسایان پەسەند کردبوو، پارەکەیان وەرگرت بوو، هەمویان دابوو بە شتومەک. هاتنەوە مەدینە و شتەکانیان فرۆشت و قازانجێکی باشیان کرد. دواتر پارەکەیان هێنایەوە بۆ من و قازانج بۆ خۆیان. چەند ئەمین بوون پارەکەیان بە تەواوی هێنایەوە. هەر ئاوا بە سووکی سەیری مەسەلەکە ئەکەی؟ ئەی چۆن سەیری بکەم گەورم؟ زۆرە زۆر. چییە؟ هەردووکیانم محاسەبە کرد. چۆن پێم گوتن؟ ئەوە ئەبوو موسا لەو پارە بەشی هەموو سوپاکەی داوە. وتیان نەخێر. وتم دەی دەبێ پارەکەیش و قازانجەکەش بهێنن. ئەی ئەوان چیان وت؟ عەبدوڵڵا بێدەنگ بوو. ئەو هەرگیز قسەی لە قسەی مندا نەدەکرد. بەڵام عوبەیدوڵڵا وتی چۆن شتی وا دەبێ قوربان؟ ئەی ئەگەر پارەکەمان ون بکردایە پێت نەدەبژاردین؟ ئەگەر کەمی بکردایە نەمان دەبژارد؟ دەی قوربان عوبەیدوڵڵا ڕاز دەکا. ئەگەر بە گوێری دادگەری بێ وایە ڕاز دەکا، بەڵام ئەی خۆپارێزی کووە لەکوێیە؟ دەی قوربان خۆپارێزی ئالەم کارەدا چییە و چۆنە؟ ئەگەر ئەبوو موسا پارەی بە هەموو سوپاکە دابا ئەوان منیش دەمگوت قەینا. ئەوانیش وەک ئەو هەموو خەڵکە وەهال، وەک ئەو خەڵکە پاریان وەرگرتووە و شتیان کڕیوە و فرۆشتویانە و قازانجیان کردووە، بەڵام بۆ تەنیا پارە بە کوڕەکانی من دەدرێ. ئەوە لەبەر ئەوەیە کە کوڕی خەلیفەن، ئەوە لەبەر من ئەبوو موسا پارەی پێداون. ئەی تۆ چیت کرد؟
دیسان وتم پارەکەیش و قازانجەکەیشی بهێنەوە. ئەی ئەوان چیان کرد؟ دووبارە عەبدوڵڵا بێدەنگ بوو. عوبەیدوڵڵا هاتەوە دەنگ. ئەی کێشەکە چۆن کۆتایی پێهات؟ پیاوێک لەوێ دانیشتە بوو. وتی گەورم، من شتێک دەڵێم با قازانج بە نیوەیی بێ. پارەکە بێننەوە، قازانجەکەش بکەن بە دوو بەشەوە، بەشێکی بۆ خەزیێنە و بەشێکی بۆ خۆیان. منیش قسەی ئەو پیاوەم پەسەند کرد و بەگوێم کرد. ئای قوربان خۆپارێزی، خۆپارێز، دادگەری لەوێنەت نییە. ڕاوەستا و پایەدار ئەو کەسەیە کە خودای گەورە و پەروەردگار ڕاوەستا و پایەداری بکە، داماویش ئەو کەسەیە کە خودا حەواڵەی لای خودی کەسەکەی بکە. گەورم، هیچی تر هەیە؟ بەڵێ هەکبەکە خاڵی نەبووە. دەی فەرموو گەورم. دوو ڕووداوە لە نێوان من و کەلسومی ژنم کە کچی عەلی کوڕی ئەبوو تالیب بوو، هەروەها عاتیکەی کچی زەید کە ئەویش هەر خێزانم بوو. ئەمەد بۆ باس ئەکەم بۆ ئەوەی بزانی کە من جیاوازیم نەکردووە لە نێوان ژن و مناڵ و کەسوکاری خۆم و خەڵکیشدا. بە یەک ترازە و شتەکانم پێواوە، چیم بۆ خۆم کێشا بێ بۆ خەڵکیشم کێشاوە. پێشتریش پێم وتی هەر کەس وەک خۆی حیسابت بۆ بکات ئەوە ستەمت لێ ناکا. دەی قوربان، ئەوە من گوێم گرتووە بزانم ئەم دوو ڕووداوە چین. ڕووداوی یەکەم پاشای ڕۆم هەستی بەوە کردبوو کە ئاینی ئیسلام بەربڵاو بووە و گەشەی سندووە. ئەیزانی بە هیچ شێوەیەک ناتوانێت شام بگەڕێتەوە بۆ ژێر دەسەڵاتی خۆی. بۆ یەوازی لە جەنگ هێنا و نامەیەکی بۆ نووسیم لە نێوانماندا نامەبەر هەبوو. کەلسومی خێزانم کە کچی عەلی بوو، عەترێکی نایابوو هەندێک کەلوپەلی ژنانەیدا بوو بە نامەبەرەکە تا وەک دیاری لەلایەن ژنی خەلیفەوە بیبا بۆ ژنی پاشای ڕۆم. منیش بەم کارم نەزانی بوو. دوای ژنی پاشای ڕۆم دەست و پەیوەندی خۆی کۆکردبووە و وتبووی ئەمانە دیاری ژنی خەلیفەی موسڵمانان و کچەزای پێغەمبەرەکەیانە کە بۆ منی ناردووە. منیش دەمەوێت دیاری بۆ ئەو بنێرم. ئەوانیش پێیان وتبوو دەیکارێکی باش دەکەی. شاژن ملوانکەیەکی زۆر زۆر نایابی بۆ کەلسوم بە دیاری نارد. نامەبەرەکە نامەی پاشا و ملوانکەی شاژنی هێنایەوە. من ملوانکەکەم بینی وتم ئەمە چییە؟ وتی قوربان، ژنەکەی تۆ دیاری بۆ شاژن ناردووە، ئەویش ئەم دیاریەی بۆ ئەو ناردووە. پێم وت لای خۆت هەڵی بگرە تا بزانم چی لێ بکەم. دوایی چیت کرد قوربان؟ بانگی خەڵکم کرد و وتم ئەسەڵات و جامیعە. خەڵک کۆبوونەوە، دوو ڕکات نوێژمان بە کۆمەڵ کرد و دوایی وتم هەر کارێکی من کە بەبێ پرس و ڕاوێژ بکرێ خێری تیا نییە. ئێوە ڕاتان چییە لەسەر دیاریە کە کەلسوم ناردوێتی بۆ شاژنی پاشای ڕۆم، ئەویش ئەم ملوانکەی وەک دیاری بۆ کەلسوم ناردووە. ملوانکەکەم پیشانی هەر هەمویاندا، هەندێکیان وتیان ئەوە ملوانکەی خۆیەتی و دیاری بە دیاری خۆ تۆ ناتوانی حکم بەسەر شاژنی ڕۆمدا بکەی و ئەویش لە تۆ ناترسێ. هەندێکی تر وتیان ئێمە پۆشاکمان دەکردە دیاری بۆ ئەوەی کە لەبەر بکرێ، دەمان کرد بۆ ئەوەی بفرۆشرێت و پارەمان دەستکەوێ. منیش وتم بەڵام نامەبەرەکە نامەبەری موسڵمانانە، نامەکە نامەی موسڵمانانە. موسڵمانان لە دڵی خۆیاندا بە چاوێکی گەورەوە تەماشای کەلسوم دەکەن. دوای چیت کرد قوربان؟ فەرمانم کرد کە ئەو ملوانکەیە بخرێتە نێو خەزیێنەی دەوڵەتەوە و نرخی ئەو دیاریانەی کە کەلسوم بۆ شاژنی ناردبوون پێم دایەوە. ئەی قوربان، پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی دیاری نەدەنارد بۆ خەڵک و خەڵکی دیاریان نەدەنارد بۆ ئەو؟ باوا بوو. ئەی قوربان، پاشا مقەوقیس ماریەی قەتبی وەک دیاری نەنارد بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. پاشتر ماریە موسڵمان بوو، پێغەمبەریش ئازادی کرد و دواییش ماری کرد. خودای گەورەش کوڕێکی پێبەخشی و ناوی نا ئیبراهیم. با ئەوەش وا بوو. ئەی هەر خواردنێک بە دیاری بەهاتایە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا لێی نەدەخوارد؟ بەڵام ئەگەر خێر بۆیە تامی نەدەکرد و دەیفەرموو ئێوە بیخۆن من شتی سەدەقە ناخۆم. با ئەویش وابوو پێغەمبەر صلی الله علیه وسلم وابوو. دەی ئیتر بۆ دیاریەک لە خێزانەکە دەسەنیتەوە کە بۆی هاتووە و خۆی داوای نەکردووە. من لەبەر ئەوە لێم نەسەندەوە بڵێم دیاری حرامە.
ئەگەر دیاری حرام بوایە چۆن خەڵکم کۆ دەکردەوە و ڕاوێژم پێکردن. ماڵی حرام حرامە و ڕاوێژی ناوێ، هەر بەو ڕاوێژە دەردەکەوێت کە من دیاریم پێ حرام نییە، بەڵام بیرم کردەوە و لە دڵی خۆمدا وتم ئەم دیاریە مافی موسڵمانانی تێدایە. ئەوەیش لەبەر دوو هۆکار: یەکەم، نامەبەر فەرمانبەرە، کاری فەرمانبەر دەبێ بۆ تەواوی موسڵمانان بێ، نەک بۆ تاکە کەسێ. خۆ نامەبەرەکە نامەبەری کەلسوم نەبوو تا دیاری لەلایەن ئەوەوە ببا و دیاریشی بۆ بێنێتەوە، هەرچەند کەلسومیش موسڵمانە، بەڵام خۆ نامەبەرەکە هیچ کەسێکی نەدەبرد. بۆیە دیاری کەلسومی بردەبوو چونکە ژنی خەلیفە بوو. منیش پێم ناخۆشە کە سوکاری عومەر شتی گشتی بۆ بەرژەوەندی تایبەتی بەکاربێنن. ئەگەر ئەو نامەبەرە شتی هەموو کەسێکی ببردایە و بهێنایەتەوە، ئەوە شتێکی تر بوو. دووهەم، گەورەی کەلسوم لە نێو دڵی شاژندا لەبەر گەورەی موسڵمانانە. سوپای ئیسلام لە شامدا سەرکەوتوو بوو. خۆ ئەگەر پێچەوانە بوایە و سوپای ئیسلام شکابە، ئەوە هەرگیز شاژن دیاری بۆ کەلسوم نەئەنار، کەوا بوو هەموو موسڵمانان بەشیان لەو مەلوانکەیەدا هەبوو بە دوو بەڵگە: یەکەم، موسڵمانان هاوڕێ و هاوئاینی نامەبەرەکەن. دووهەم، شان و شکۆی موسڵمانانە. دیاری وەرگرتنی کەلسوم نان خواردنە بەسەر شان و شکۆی موسڵمانانەوە. منیش ڕازی نابم ماڵ و منداڵ و ژن و کەسوکارم بەسەر موسڵمانانەوە نان بخۆن. بەڵام خۆ قوربان، دوای ئەوەی ملوانکەکەت لێسەندەوە نەتکرد بە هاوبەش لە ملوانکەکەدا، تەنیا نرخی ئەو شتانت پێدایەوە کە بۆ شاژنی ناردبوو. آخر ملوانکە دابەش ناکرێ، ئەگەر دابەشم کردبا نرخی نەدەمە، کەڵکی بەکارهێنانیشی نەدەمە. ئەو کاتە هەم ستەمم لە کەلسوم دەکرد هەم لە موسڵمانان، بەڵام خۆ دەتوانی بە پارە بیخەمڵێنی و بەشەکەی کەلسوم بدەی. بەڵێ دەمتوانی وا بکەم ئەگەر کەلسوم ژنی خەلیفە نەبوایە، هەروامە کرد. بەڵام ئەگەر پارە لە بنەماڵی عومەر بسەنم و بیدەم بە موسڵمانان، لەوە باشترە لە موسڵمانانی بسەنم و بیدەم بە بنەماڵی عومەر. لەبیرت نەماوە لەباری پارێزگاریەوە چیم پێوتی؟ با قوربان لەبیرمە، بەڵام جار لە دوای جار سەرسامتر دەبم بە کارەکانت. هەموو جارێک دەڵێم ئیتر تەواو، جارێکی تر کارێک ناکە سەرسام بم، بەڵام بەردەوام سەرسامم دەکەی. گەورەی ئیمانداران، هەر جارێک باسێک پرسیارێک تەواو دەبێت، بەڵام جار لە دوای جار سەرسامتر دەبم بە کارەکانت. هەموو جارێک دەڵێم ئیتر تەواو، جارێکی تر کارێک ناکە سەرسام ببم، بەڵام بەردەوام سەرسامم دەکەیت. ئەی عومەر جارێک بە خۆپارێزیەوە بڕیار بدا و جارێکی تر بێ خۆپارێزی، منداڵەکانی بخاتە ژێر ڕکێف و دەسەڵاتی خۆیەوە و واز لە ژنەکانی بهێنێ، نا بەخوا شتی وا ناکەی. شتی وام هەرگیز نەکردووە و نایکەم. قوربان فەرمووت دوو ڕوودا و ئەوە یەکەم. ئەی ڕووداوی دووەم چییە و چۆنە؟ ڕووداوی دووهەم بەم جۆرە بوو: لە بەحرینەوە هەندێک میسک و عەمبەرم بۆ هاتبوو. منیش وتم خۆزگە ژنێکی وریا و لێزانم دەست بکەوتایە، ئەم میسک و عەمبەرەی جوان بەش بکردایە، بادا بەشم بکردایە بەسەر موسڵماناندا. عاتیکەی ژنم وتی ئەگەر تۆ ڕازی بی من ئەتوانم زۆر بەباشی بەشبەشی بکەم. وتم نابێ. وتی بۆچی؟ وتم ئەترسم لە کاتی دابەشکردندا دەست بدرێ بە میسک و عەمبەرەوە و لاملی خۆتی پێ بۆن خۆش بکەی و بۆنی بێت بەسەر مندا و بەهۆیەوە بەشەکەی من لە بەشی خەڵک زیاتر دەربچێ. ئای باوکەی گیان، بۆنیش حساب دەکەیت؟ بەڵێ کوڕم، بۆنیش حساب دەکەم. هەر کەس نرخ بۆ وردەشت دانەنێ دەکەوێتە داوی شتە گەورەکانەوە. نە عومەر و نە کەسوکاری عومەر بۆیان نییە بەقەت تۆسقاڵێک لە موسڵمانان زیاتر ببن. بەڵام قوربان بۆن ئەوەیش؟ بەڵێ با بۆنیش بێ. ئەی قوربان چیت کرد بە میسک و عەمبەرەکە؟ دام بە ژنێکی تر بەشبەشی کرد.
ئەی تۆ چۆن دەزانی دەستی ئەو ژنەی تر میسکاوی و ئەمبەراوی نابێ و نایدا لە ملی و مێردەکەی بۆنی ناکا؟ من ئەزانم دەبێ هەروا بێ، ناکرێ کەسێک میسک و ئەمبەر بەش بکات و دەستی نەدرێ بە بۆنەوە. ئێکە دەستیشی پێوە درا چی بکە؟ دەبێ هەر بیهێنێ بە لاملیدا و لاملی پێبۆن خۆش بکە. دەی مادام وایە ئیتر بۆچی نەتێشت ئاتیکە بەشبەشی بکات و داد بە ژنێکی تر؟ قەی ناکە، من پێم خۆشە ئەو تۆزە زیادەیە بەر کەسێکی تر بکەوێ، نەک بەر کەس و کاری عومەر. هەرچەند شتەکە ناچاریە، بەڵام با ئەو ناچاریە بەر کەس و کاری من نەکەوێ. ئەی قوربان، من پێم نەوتی بەردەوام سەرسامم دەکەی؟ کێ وەکو تۆ بیر لە شتی ئاوا دەکاتەوە؟ کوڕە شتی وا بە خەیاڵی هیچ کەسێکدا نایە، بەڵام بە خەیاڵی من داهات. ئیتر ئاوایە کە پێم وتی. بەخوا هیچم بە خەیاڵا نایەت جگە لەوەی کە شاعیرێک دەربارەی موسڵمانان وتوویەتی: گەر ببنە دوژمن وەک شا بەهێزن، حوکمیان بەسەر دەی هەموو وەک یەکن. بەڵێ ڕاست دەکەی، موسڵمانان ئاوەهان. بەخوا تۆش تاجی تاج ئەو ڕۆژەی تۆیان هەڵبژارد و تۆیان کرد بە گەورەی خۆیان، ئەوان بوون بە پادشا و تۆش بووی بە تاجی سەریان. هەم دونیایان بردەوە و هەم قیامەتیش. خوای گەورە پاداشتمان بە چاکە بداتەوە. ئامین قوربان، ئامین. باسەکەمان بە ئەهلی زیمە دەست پێ کرد، بەڵام قسەی ڕاکێشا لە باسەکەی خۆمان دوور کەوتینەوە. ئیزن دەفەرمووی بچینەوە سەر باسەکەی خۆمان و بە پرسیارێک کۆتایی پێ بهێنین و دواتر چەندە بە قسمەت بوو باسی دادگەری بکەین. باشە، با بە دڵی تۆ بێ، چه پرسیارێک دەکەی؟ جوولەکەیەکت بینی سواڵیە کرد، باسی ئەوەم بۆ بکە. ڕۆژێک دام بە بەردەم ماڵێکدا، سوالکەرێک لە بەردەم ماڵەکەدا بوو، سواڵیە کرد. دەیوت: پەککەوتەم، پیرم، کوێرم. دەستم خستە سەر شانی، وتم: تۆ لەسەر چ ئاینێکی؟ وتی: جوولەکە. وتم: بۆچی سواڵەکەی؟ وتی: بە پاری سوالکەری سەرانە ئەدەم و خۆمی پێ ئەژێنم. ئەی قوربان، تۆ ئەوەت بیست چیت کرد؟ دەستیم گرت و بردمەوە بۆ ماڵی خۆیان. بە دەستی خۆم تێرم کرد، ئاوم پێدا، زۆر بە میهرەبانی لەگەڵیدا دوام. هەندێک شتی پێویست بوو پێمدا. دوایی ناردم بە شوێن خەزنەداری خەزێنەدا و پێم وت: چاوت لەم پیاوە و هەر کەس وەک ئەم پیاوە بێ. بەخوا زۆر بێویژدانیە کا بە گەنجەکەی بخۆین و بە پیری بەرەڵای بکەین. خودای گەورە دەفەرمێ: إنما الصدقات للفقراء والمساكين. واتە بێگومان زەکات بۆ هەژاران و نەداران و مەبەستی خودا لە فقراء موسڵمانانە و مەبەستی لە مەساکین جوولەکە و گەورە. دوای ئەوە سەرانەم لەو پیاوە و لە هەر کەس وەک ئەو پیاوە بوو نەسند. نامەیشم نووسی بۆ هەموو والێکان و پێم ڕاگەیاندن کە هەر کەس بە گوێرەی توانای خۆی نەبێ زیاتری لێ نەسەن و نابێ پیر و پەککەوتە سەرانەیان لێ بسەندرێ. تەنانەت دەبێ لە خەزێنە موچی شایستەیان بۆ دابین بکرێ. بە خودا قوربان، دادگەری لەمە گەورەتر و زیاتر نابێ، سۆز و میهرەبانی لەمە زیاتر نابێ. پیاو بەزەیی بە کەسێکدا بێتەوە کە هاو ئاینیشی نییە، سەرانەی لێ نەسەنێت و تەنانەت موچەشی بۆ ببڕێتەوە. کوڕم، پیاوی موسڵمان بەڵێن شتێ نییە. ئەو پیاوە لە گەنجیدا بەڵێنی خۆی بەجێ هێنا بوو، لە ئێستادا کوێر و پیر و پەککەوتە بوو، چاری نەما بوو. ئێستا ئیتر سەرەتای ئەوەیە کە هەرچیمان لێ سندووە پێی بدەینەوە. دواتر بەخشین تەنیا بریتی نییە لە ماڵ و دارایی. ئێمە ئابڕووی مرۆڤیش دەپارێزین، دڵی خەڵک ڕاگرین، کەرامەت و شکۆی خەڵک ئەپارێزین. ئابڕووبردنی مرۆڤ وەکو کوشتن وهایە. قوربان، بۆیە باشە مرۆڤ لە خزمەتی جەنابەتدا هەر بێدەنگ بێ و گوێ بگرێ و سەر بۆ قسەکانت ڕاوەشێنێ. من هەرچیم کردووە لەبەر ڕەزامەندی خودا کردومە، بۆ ئەوم نەکردووە کەس پەسنم بدا. چی بەڕاست بزانم دەیکەم، هەرچیش بە ناڕاست بزانم
لەی نزیک نابمەوە جا کوێ پێی خۆشە پێی خۆش بێت و کوێش پێی ناخۆشە تێر ئاوی سارد بخواتەوە لەو دنیا کەس بە فریام ناگا ڕاست دەفەرمووی قوربان گەورم دیسان باسی ئەهلی زیممە ماوە شتێک ماوە کە لە نێوان من و پیرەژنێکدا ڕوویدا زۆر لە باسی پیاوە جوولەکەکەی کەمێک لەمەوە پێش باسمان کرد نزیکە چییە قوربان ڕۆژێک پیرەکێکی پیرەژنێکی جوولەکە هات بۆلام سکاڵای لە دەستەنگی و هەژاری بوو دەیگوت کوڕێکم هەیە نەخۆشە پارەم نییە چارەسەری بکەم منیش جوان گوێم بۆ گرت تا قسەکانی تەواو کرد دوای وتم هەستە و لەگەڵمدا وەرە بۆ کوێت برد قوربان بردم بۆ خەزێنە و فەرمانم دەرکرد موچەیەکی وای بۆ ببڕنەوە کە بەشی بژێوی خۆیان و دا و دەرمانی کوڕەکەشی بکە ئەی پیرەژنەکە چی کرد زۆر زۆر دڵخۆش بوو پێیوتم خوا چاکەت لەگەڵدا بکات ئەی گەورەی موسڵمانان بە گەورەی موسڵمانان ناوی بردی بەڵێ بە خودا ئاوا ناوی بردم ئەی تۆ چیت کرد منیش بە دەرفەتم زانی بۆ ئەوەی شتێکی بخەمە بەردەم کە قازانجی دین و دنیای تێدا بێ چی بوو گەورم زۆر بە سۆزەوە پێم وت پوری گیان بۆ موسڵمان نابی موسڵمان بوون خێری دین و دنیای تێدایە ئەی ئەو چی وتی نا ئەمەیان نا ئەی گەورەی موسڵمانان ئەی تۆ چیت پێگوت وتم کەیفی خۆتە و خۆتە زانی ملی ڕێگەی گرتە بەر و ڕۆی لە دڵدا سەرکۆنەی خۆمم کرد و وتم بۆ بەو شێوەیە لەگەڵیدا جوڵامەوە بۆچی قوربان خۆتۆ قسەیەکی خراپت نەکرد بۆچی سەرکۆنەی خۆتت کرد تۆ نازانی کە من ئیستیغلالی کاتەکەم کردبێ بۆ ئەوەی ئەو داوایی لێ بکەم دەبوو لە کاتێکی تردا داوایی موسڵمان بوونم لێ بکردایە گەورم تۆ شتێکت خستوەتە بەردەمی کە بۆ دین و دنیای باش بووە خۆ داوای شتێکت لێ نەکردووە کە قازانجی خۆتی تێدا بێ دیارە ئەگەر پەسەندی بکردایە تۆش بەش بە حاڵی خۆت بەشت لەو خێر و چاکەیەدا دەبوو بەڵام خۆ ئێستا ئەو داواکەی پەسەند نەکردووە تۆ گوناهبار نەبووی تەنانەت دوای ئەویش کە داواکەی پەسەند نەکرد تۆ هێشتا خێری ئەوەت بۆ نووسراوە کە بانگهێشتت کردووە بەخوا ترسام ئەو داوایە لەو کاتەدا وەک زۆری لێبێ بەخوا لە ژیانمدا هەرچەندێ پەشیمان بوو بێتمەوە ئەوە بە ئەندازەی دووشت پەشیمان نەبوومەتەوە یەکەم ئەو ڕۆژەی کە لەبارەی ئاشتیکردن و ئاگربەست لە نێوان موسڵمانان و کافران لە حودەیبیە زۆر سەر و دڵی پێغەمبەرم صلی الله عليه وسلم گرت دووهەمیش ئەو ڕۆژەی کە داوای موسڵمان بوونم لەو پیرەژنە کرد ئەو لەو ڕۆژەدا ئاتاج و داماو بوو نەدەبوو من داوای موسڵمان بوونی لێ بکەم دەی قوربان ڕۆژی حودەیبیە تۆ لەبەر خوا و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئاوانی گەران بوویت و سەر و دڵی پێغەمبەرت گرت تۆ پێت وا بوو ئەو ئاگربەسە بە زەرەری موسڵمانان دەشکێتەوە سەبارەت بە پیرەژنەکەش ئەوە بۆ قازاندوی خۆی بووە خەفەت بەو شتانە مەخۆ خودای گەورە لە هەڵەکانی عومەر خۆش ببێ ئامین قوربان تا ئێستا ئەوانی باس کران لەگەڵ جوولەکەکاندا ڕوویدا بوو ئەی لەگەڵ گاور و مەسیحیەکان هیچت هەیە ئەگەر هەیە بۆم باز بکە و با کۆتایی بەم باسە بهێنین پێش ئەوەی ئەم باسە بپێچیتەوە شتێکت پێ ئەڵێم چییە گەورم بیستم کە هۆزی بەنی تەغەلوب لەگەڵ والێکی خۆیاندا کە وەلیدی کوڕی عەقەبە بوو ناکۆکن بە تەواوی وەلیدیان تووڕە کردبوو بۆیە تاکە بەیتێکی پێدا هەڵدا بوون وتبووی هەر کات منت دی جامانم پێچا ئاڵا هەڵبگرە دژی تەغەلوب منیش ترسام داخی خۆی بەسەریاندا بڕەژێ بۆیە لە کارلامدا و یەکێکی ترم کرد بە والیان چاکت کرد قوربان ئەگەر خەڵک و کار بەدەست بەیەکەوە نەیان کرا ئەوە کار بەدەست ستەمی وا دەکا کە مرۆڤ بە خەیاڵی دانایە خەڵکیش بێفەرمانی وا دەکا کە بە خەیاڵی کەس دانەیە کەم کەس هەیە لە کاتی تووڕەییدا دادگەر بێ کەم کەسیش هەیە لە کاتی ستەم و زۆرداردا گۆڕایەڵ بێ
کەم کەسیش هەیە لە کاتی ستەم و زۆرداردا گۆڕایەڵ بێ. ڕاست دەکەی کوڕم، قسەکە جوانە، منیش لەبەر ئەوە وەلیدم لە کارلادا. گەورم هیچی تر هەیە بۆم باس بکەی؟ ڕۆژێک بە شامدا تێپەڕیم، تەماشا دەکەم هەندێک گاور تووشی نەخۆشی گولی بووبوون. منیش فەرمانمدا کە موچەیان بۆ ببڕنەوە و خواردەمەنیان پێ بدەن. بۆ وات کرد ئێمە بەزەییمان بە ژێردەستەکانی خۆمان ئادێتەوە. ئەوانە کۆمەڵێکن لە ژێر فەرمانڕەوایی من ئاژین. منیش ناهێڵم هیچ کەس لە ژێر دەسەڵاتی مندا بفەوتێ، هەرچەند بیر و باوەڕ و ئاینیشمان جیابێ. هەر ڕازی نابم، ئەو دنیاش کێشەی من نییە و لەوێ خوددا بڕیار ئەدا، بەڵام کێشە و ژیانی دنیایان لە لای منە. من بەرپرسم لە هەر ئارێشە و کەم و کوڕیەکیان. بەڵام خۆ من بیستومە تۆ هەندێک پلت لە جوولەکە و گاور قەدەغە کردووە، وەک موسڵمان ناتوانن هەموو کارێک بگرنە دەست. ئەمە ڕاستە؟ بەڵێ وایە. بۆچی قوربان؟ من هەندێک لە پۆستە گرنگەکانم نەدەدا بەوان بۆ ئەوەی دادگەری بە تەواوی جێبەجێ بکرێ، ستەم لە کەس نەکرێ. من بەواری و کار بەدەستانم دەوت نەکەن کار بدەن بەدەست جوولەکە و گاورەوە، چونکە ئەوان بەرتیل بە حەڵاڵ دەزان و وەری دەگرن. ڕۆژێک داوام لە ئەبوو موسای ئەشعەری کرد ژمێریارێک بێنێ بۆ ئەوەی دارایی و داهاتی خەزیێنە حساب بکە. پیاوێکی گاوری هێنا. پێم وت من پێم وتی پیاوێکم بۆ بێنەکە لەو ئامانەتەی لەسەر شانمە یاریدەم بدا. ئێستا یەکێکت هێناوە کە دینی لەگەڵ دینی مندا جیاوازە. من کۆیلەیەکم هەبوو موسڵمان نەبوو، ناوی ئەسبەق بوو. پێم وت موسڵمان ببە، با هەندێک کاروبارت پێ بسپێرم. لەگوێی نەکردم، منیش ئازادم کرد و پێم وت بڕۆ بۆ کوێ دەتەوێ بڕۆ ئازادی. بۆچی کاروبارت نەدایە دەستیان؟ چونکە خودای گەورە قەدەغەی کردووە لەسەرمان کە متمانەیان پێ بکەین و نهێنی خۆمان بخەینە بەردەستیانەوە. کاروباری موسڵمانانیش نهێنی و متمانەی کار بەدەستە. ئەمە یەک. دووهەم چۆن کاری موسڵمانان بدەمە دەستی کەسێکە خۆی باوەڕی پێی نەبێ. سێیەم بڕواناکەم کەس گومانی لەوەدا هەبێکە کاروباری دەوڵەت نابێ بدرێ بەدەست کەسی بێگانەوە، چونکە کەسی بێگانە دڵسۆزی دەوڵەتەکە نییە، تەنانەت لەوانەیە ڕقیشی لێ بێ. ئەگەر هات و کاروباری گشتیان گرتە ئەستۆ، ئەوا بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن، نەک بۆ بەرژەوەندی گشتی. بڕواناکەم لە هیچ دەوڵەتێکدا کاروبار هەروە بە بێمەرج بدرێ بەدەست کەسانی ناو دەوڵەتەوە، چ جای ئەوەی بێگانە بێ. وەڵا ڕاست دەکەی گەورم وایە، بەڵام قوربان شتێکی ترم بیستووە. دەڵێن تۆ نەدەهێشتووە کە کافرەکان جلوبەرگی موسڵمانانە لەبەر بکەن. ئایا ئەمە ڕاستە؟ بەڵێ ڕاستە. دەی ئەوە کەی دادگەریە تۆ پۆشاک لەبەرکردن لە خەڵک قەدەغە بکەیت؟ کافری زیممی زۆربەیان خەڵکی ئەو شوێنانە بوون کە ئازاد کرابوون. موسڵمانان لەو ناوچانەدا سەرباز و سوپایی بوون. ئیتر چۆن بێڵم جلوبەرگی ئەو سەربازانە لەبەر بکەن و خۆیان وەک ئەوان دەربخەن؟ لەوانەیە یەکێک بە مەبەست بە جلوبەرگی موسڵمانانەوە کارێکی خراپی بکردایە و لەسەر سەربازە موسڵمانەکان حەساب بکرایە. مۆڵت بدە با پرسیارێکت لێ بکەم تا شتەکە باشتر ڕوون ببێتەوە. فەرموو قوربان بپرسە، بۆچی کافری ئەو ناوچانەی کە ئازاد کرابوون پێیان خۆش بوو پۆشاکی موسڵمانانە بپۆشن؟ نازانم بۆچی وابوو. ئەگەر ئاینی ئێمەیان خۆش دەویست بۆ موسڵمان نەبوون. ئەو کاتە هەرچی بۆ ئێمە ڕەوا بوایە بۆ ئەوانیش ڕەوا دەبوو. من وا گومان دەبم کە ئەوانە تەنیا لەبەر ئەوە حەزیان دەکرد پۆشاکی موسڵمانانە بپۆشن بۆ ئەوەی ئێمە وا بزانین کە موسڵمان و خۆیان لە هەندێک شت بدزنەوەکە دەبوو بیکەن، وەکو خوێی ناو ئاو خۆیان لە ناو موسڵماناندا بتوێنەوە. ئەگەر مەبەستیان ئەوە نەبوو ئەی چی بوو؟ باشە ئەمە بۆ چوونێکی جوانە، بەڵام لەباری ئەو عەرەبە ڕەسەنانەی کە موسڵمان نەبوو بوون چی؟ لەوانیش قەدەغە کرا؟ لەوانیش قەدەغە کرا؟ نەخێر لەوانە قەدەغە نەکرا. ئەو جلوبەرگانە پێش ئیسلام هەبووە و جلوبەرگی ڕەسەنی خۆیانە.
هەرگیز بیستوتە کە عومەر جلوبەرگی تایبەتی دیاری کردبێ بۆ جوولەکەکانی خەیبەر؟ نەخێر نەمبیستووە، چونکە من نەم کردووە بۆیە نەتبیستووە، چونکە هیچ هۆکارێک نەبوو تا من وا بکەم. بەڵام کافری وڵاتانی تر ئەوە هۆکارێک هەبوو، ئەوە بوو کە پێم وتی: ئای قوربان، هەرگیز دادگەریت لێون نابێ، ئێستا بۆت ڕوون بووەوە؟ بەڵێ قوربان، زۆر جوان ڕوون بوویەوە. دەی ئیتر من لەم باسە بوومەوە، ئەگەر پرسیارت نەماوە بە ئەم دەرگایە بە تەواوەتی دابخەین. باشە قوربان، با قسەی جەنابت بێ، دای دەخەین، بەڵام باسی دادگەری هێشتا ماوە. پرسیارم زۆرە، کاتی داخستنی نەهاتووە، مۆڵەت دەدەی درێژەی پێ بدەین؟ باشە، پەنا بە خودای گەورە درێژەی پێدەین. چه پرسیارێکت هەیە بیکە؟ دەمەوێت بزانم لە نێوان تۆ و جەبەلەی کوڕی ئەیهەم چی گوزەراوە؟ جەبەلەی کوڕی ئەیهەم ئاخرین فەرمانڕەوای غەساسینەکان بوو، کار بەدەستی هێراقل بوو. غەسانیەکان لە شامدا دەژیان، لە ژێر دەسەڵاتدارێتی ڕۆمدا. ئەمپراتۆرەتی ڕۆم بەردەوام هانی ئەدان بۆ ئەوەی هێرش بکەنە سەر جەزیرەی عەرەبی، بە تایبەتی دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو بە پێغەمبەر و کۆچی کرد بۆ مەدینە و دەوڵەتی ئیسلامی لە شاری مەدینەدا ڕاگەیاند. هۆزە عەرەبەکانی شام موسڵمان بوون. جەبەلەش بەباشی زانی کە موسڵمان ببێ، خۆی و دەوروبەرەکەی هەمویان موسڵمان بوون. نامەیەکی بۆ من نووسی و داوای کردبوو کە بێت بۆ شاری مەدینە. منیش زۆر خۆشحاڵ بووم. دوایی چی ڕوویدا قوربان؟ جەبەلە هات بۆ مەدینە، ماوەیەک لەوێ مایەوە. منیش هەم لەبەر ئەوەی کە کار بەدەست و فەرمان بەدەست بوو، هەم لەبەر ئەوەی کە تازە موسڵمان بوو زۆر ڕێزم لێ دەگرت. دوای جەبەلە ویستی حەج بکە. لە کاتی تەوافدا پیاوێکی هۆزی فەزارە نەیزانی بوو، بەبێ مەبەست پێی نابوو بەسەر داوێنی پشتەماڵەکەی جەبەلەدا پشتەماڵ کرابوویەوە. ئەی جەبەلە چی کرد؟ وەک پێم وتی ئەو تازە موسڵمان بوو، هێشتا خۆ بەزلزانی و فیسی دەسەڵاتی لە دڵدا مابوو. تووڕە بوو، زلەیەکی بەهێزی لە کابرادا بوو، لوتی شکاندەبوو. کابرایی فەزارە هات بۆ لای من و سکاڵای لە جەبەلە هەبوو. ئەی تۆ چیت کرد؟ ناردم بە دوای جەبەلەدا و هات بۆ لام. لەو بارەوە پرسیارم لێ کرد، دانینا بەو تاوانەی کە کردبووی. منیش وتم بۆچی ئەو زلەیەت لێدا و لوتی ئەم داماوەت شکاند؟ وتی بەخوا ئەوە بەزەیم پیا هاتەوە، ئەگەر لەبەر ڕێزی کەعبە نەبوایە دەمکوشت. منیش وتم ئەوە دوو جار دانت بە تاوانی خۆت داناوە، یان ئەو پیاوە ڕازی دەکەی و گەردنت ئازاد دەکا، یان تۆڵت لێکەمەوە. وتی چۆن کاری وا دەکەی؟ ئەو پیاوێکی سادە و من فەرمان ڕەوام. منیش وتم لە ئاینی ئیسلامە هیچ جیاوازیەک لە نێوانتاندا نییە. ئەویش وتی ئای گەورەی ئیمانداران، من وامزانی لە کاتی کافریدا چەندە بەڕێز بووم، لە ئیسلامدا زیاتر بەڕێز دەبم. منیش وتم واز دەوە بێنە، ئێستا ئەگەر ئەو پیاوە ڕازی نەکەی و گەردنت ئازانەکە تۆڵت لێکەمەوە. وتی دەی دەبمەوە بەگاور. منیش وتم ئەگەر ببیتەوە بەگاور دەتکوژم، چونکە تۆ تازە موسڵمان بوویت و بۆت نییە کافر بیتەوە، هەر کەس لە ئیسلام وەرگەڕێ دەکوژرێ. جەبەلە چی بکردایە؟ هەموو ڕێگاکانت لێگرتە بوو، هەر دەبوو تۆڵەی لێ بکرێتەوە یان گەردنی ئازاد بکە. دوای ئەوەی زانی کە کێشمەکێشم هیچ سوودێکی نابێ جگە لە تۆڵە یان گەردن ئازایی، وتی لێم بگەڕێ با بیرێکی لێ بکەمەوە. وتم بیری لێ بکەرەوە. دەی دوایی چی بڕیارێکیدا؟ نەفامترین کار بەدەست بوو کە لە ژیانی خۆمدا دیبێتم. خۆی و کەسوکاری هەمویان بە شەو لە مەکە هەڵهاتن بەرەو قوستەنتینیە بوویەوە بەگاور. دوای ئەوە چی ڕوویدا؟ ئەهاتەوە بۆ نێو ئیسلام یان بە گاوری مایەوە. دوای ئەوەی نامەم نارد بۆ هێراقل بۆ ئەوەی ئیسلام ببێ، وەڵامی دامەوە کە ئیسلام نابم، بەڵام ئاشتی و ئاگربەز دەکەم.
دوای ئەوەی نوێنەرەکەی ئێمە ویست بووی بێتەوە هێرەقل پێی وتبوو ئەوە کوڕە مامەی خۆتت لێرە بینی مەبەستی جەبەلە بوو نوێنەرەکەمان وتبووی نەخێر هێرەقل وتبووی بڕۆ بۆ لای جەبەلە و بۆم بێنە نامەیەکت دەدەمێ بۆ عومەر نوێنەر چوو بووەوە بەردەم دەرگای جەبەلە تەماشا دەکا بەقەد ماڵی هێرەقل پاسەوان و دەرگاوان و خزمەتکار لە لای ماڵی داوەستاوە داوای کردبوو بچێتە ژوورەوە ئیزنیان دابوو چوو بۆ ژوورەوە تەماشا دەکا جەبەلە سوور دەکاتەوە مووی سەری هەمووی وەکو ڕۆمەکان بە بۆیاخ سوور کردبوو بانگی نوێنەرەکەی کردبوو دەنگ و باسی موسڵمانانی لێپرسی بوو ئەویش زۆر بە چاکە باسی موسڵمانانی کردبوو دوایی نوێنەرەکەمان وتبووی زۆر لەو کاتە زیاترین کە تۆ لەلامان هەڵهاتی جەبەلە پرسی بووی ئەی عومەر چۆنە نوێنەر وتبووی باشە دوایی نوێنەرەکە ویست بووی دانشێ بەڵام لەسەر ئەو کورسیانە دانەنیشتبوو کە بۆیان دانابوو جەبەلە وتبووی بۆ ئەو ڕێزەت لە بەرچاو نییە کە لێمان گرتی ئەویش وتبووی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردوین لەسەر کورسیەک دانشین کە قاچەکانی لە زێر دروست کرابێ جەبەلە وتبووی دڵت لە چڵک پاک بکەرەوە و لە هەر کوێ دانیشی زیانی نییە ئەویش پێی وتبوو ئەی قوڕ بەسەرت جەبەلە ئەوە بۆ موسڵمان نابی خۆ دەزانی ئیسلام چەند پاک و خاوێنە جەبەلە وتبووی دوای ئەوەی کە لە من قەوما دیسان موسڵمان ببمەوە ئەویش وتبووی بەڵێ پیاوێکی هۆزی فەزارە زۆر لە تۆ زیاتری کرد لە ئیسلام وەرگەڕایەوە بە شمشێر لەگەڵ موسڵماناندا جەنگە دوای هاتەوە باوەشی ئیسلام موسڵمانان وەریان گرتەوە و ئێستا کە من لێرەم ئەو لە مەدینەیە و موسڵمانە جەبەلە وتبووی ئەگەر تۆ ببی بە کەفیلی ئەوەی کە عومەر کچەکەی خۆی بدا بە من و بەڵێن نامەیەکم بۆ بنووسێ کە لە دوای ئەو من ببم بە خەلیفە ئەوا دێمەوە و موسڵمان دەبمەوە ئەویش وتبووی من نابمە کەفیلی ئەو داواکاریانت بەڵام دەزانم ئەگەر بیتەوە عومەر لێت خۆشە بێ و موسڵمان بوونەوەت لێ وەرەگرێ دوایی چی ڕوویدا گەورم نازانم من دنیام بەجێهێشت و مردم جەبەلە هەر لەوێ بوو قوربان وا نازانی کە بەرامبەر بە جەبەلە توند بووی مەبەستت چییە یانی لە حکومداندا ستەمکار بووم پەنا بە خودای گەورە دەگرم مەبەستم ئەوەیە کە جەبەلە لە شوێنی خۆی وەک پاشا بووە تەنیا زلەیەکی لە پیاوێ داوە ئەویش تووڕە بووە بۆیە وای کردووە تۆ نەو ئەتوانی ئەو پیاوە ڕازی بکەی ئەو کاتە ئاینی جەبەلە دەپاراست باشە من زلەم لەو پیاوەدا بوو تا ڕازی بکەم و گردنی خۆمی پێ ئازا بکەم نەخێر ئیتر بۆچی من بڕۆم و ڕازی بکەم لە کاتێکدا مافی ئەو لە لای پیاوێکی ترە بەڵام فیز و خۆ بە زلزانینی ڕێگەی پێنادەن داوای لێبوردن بکە بە ئەو لە شوێنی خۆی وەک پاشا بێت و ئەو پیاوەش پیاوێکی ئاسایی و هیچ کارە بێ دەکرێ هەر کار بەدەستێک هەڵسێ و خەڵک بەرزە لە بدات لە ئاینی ئیسلامدا پاشا و ماشا ناخوا هەموو کەس وەکو یەک وایە هەمومان ڕۆڵی ئادەمین ئادەمیش لەگەڵ دروست کراوە من تەنیا ویستم ئاینەکەی بپارێزین یەکەم من نەمدەزانی بۆ شتێکی ئاوا بچوو کافر دەبێتەوە دواتر ئەگەر بەشم زانیایە دیسان هەر بەو شێوەیە بڕیارم دەدا بۆ ئەوەی نەبێ بە عادەت کە گەورە هەرچی بکا قەینا بەڵام پیاوی سادە و هەژار تۆڵی لێ بسەندرێتەوە هەر گەورەیەکمان دادگایی کرد بڵێ ئەگەر لێم نەبورن کافر دەبم لەوانەیە خۆی لەوە بە گەورەتر زانی بێ کە تۆڵی لێ بسەندرێتەوە ئەو فیزبەری نەدا کەس بووی نییە لە تۆڵە ڕابکات و خۆی بشارێتەوە ئەو باشترە یان پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وەڵا بێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆم و دایک و باوکمەوە بە قوربانی بین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی غەزای بەدردا پێش ئەوەی جەنگ دەست پێ بکات دەهات و ڕیزەکانی ئێمە ڕێک دەخستن دارێکی ئەراکی بەدەستەوە گرتە بوو ڕیزەکانی پێڕێک دەکرد دای بەلای سەوادی کوڕی غەزیە سەواد کەمێک لە ڕیز دەرچوو بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم سی خوڕمەیەکی لە زکیدا و فەرمووی سەوادی کوڕی غەزیە ڕێک بوەستە سەواد وتی قوربان ئێشت پێگەیاندم
خوا تۆی بۆ حەق و ڕاستی ناردووە دەبێ تۆڵت لێ بکەمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زگی مبارەکی بۆ سەواد دەرخست و فەرمووی وەرە سەواد تۆڵی خۆت بکەرەوە. سەواد پڕی دایە زگی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ماچی کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە بۆ وات کرد سەواد؟ سەواد وتی ئەی پێغەمبەری خوددا دەبینی لە چی بارودۆخێک دای، من متمانەم بەمانی خۆم نییە لەوانەیە بکوژرێم، ویستم ئاخر جار کە لەگەڵ تۆدا بووم لێوم بەرپێست بکەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم نزای خێر و چاکەی بۆ کرد و بە باشە باسی کرد. ئێمە کەسانێکی وەهاین کە پێغەمبەرەکەمان زگی خۆی هەڵدەماڵێ بۆ ئەوەی تۆڵی لێ بکرێتەوە. هەرچەند پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ مەبەست 30 خوڕمەی لە زگی سەواددا، تەنیا دەویست خۆی ڕێک بکاتەوە، بەڵام زگی هەڵماڵی بۆ ئەوەی سەواد تۆڵی لێ بکاتەوە. ئیتر بۆ من ڕازی بم کە پیاوێک لوتی پیاوێکی تر بشکێنێ، دوای لێی بگەڕێن و بڵێن قەینا ئەو پیاوە سەرۆک هۆزە یان پیاوێکی بەدەسەڵاتە. ئەگەر بەهۆی گەورەی و نەسەب و پلەوە خەڵک لێبوردنی بۆ بدرایە، ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەس شایانتر بوو. ڕاست دەفەرمووی قوربان، ئەگەر دەتەوێ لەم بابەتە شتی ترت بۆ باز دەکەم. گەورەی ئیمانداران بە پشتیوانی خوای گەورە لە بەشێکی ترا لە خزمەتی جەناب تا درێژە بە ئەم باس و خواسانە ئەدەین. ئەگەر بەهۆی گەورەی و نەسەب و پلەوە خەڵک لێبوردنی بۆ بدرایە، ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەس شایانتر بوو. ڕاست دەفەرمووی قوربان، ئەگەر ئەتەوێ لەم بابەتە شتی ترێت بۆ باز دەکەم. ئەحنەفی کوڕی قەیس و کۆمەڵێک لە موسڵمانان بە سەرکەوتنێکی مەزنەوە گەڕانەوە. لێم پرسین لەکوێ کۆڵ و بارتان خستە بوو؟ وتی لە فڵانە شوێن. منیش هەستام و لەگەڵیان ڕۆشتم بۆ نێو کۆڵ و بار و وڵاخەکانیان. بە چاوسەری وشتر وڵاخەکانم دەکرد و دەمگوت ئەو بۆ لەخوا ناترسن، ئەوە بۆ دەکەن بەم وشتر و وڵاخانە، ئەی نازانن ئەوانیش مافیان هەیە بەسەرتانەوە، ئەوە بۆ بەڕەڵایان ناکەن ڕابگەیەنی. لەگەڵ خەڵکەکەدا ڕۆشتم، پیاوێکمان پێگەیشت، وتی ئەی گەورەی ئیمانداران لەگەڵمان وەرە یارمەتیم بدە، فەڵانە کەس ستەمی لێ کردووم. منیش قامچیەکەم بەرز کردە و خستمە سەرسەری و سەریم خوار کردە و وتم کاتی عومەرتان لایە؟ ئیشتان پێی نییە، بەڵام عومەر خەریکی ئیش و کارێک بوو، دێن و دەڵێن وەرە لەگەڵمان، وەرە لەگەڵمان. ئەی دوای ئەوە چی ڕوویدا گەورم؟ پەلەمەکە کوڕم، ئێستا پێت دەڵێم. پیاوەکە ڕۆشت و لەبەر خۆیەوە پرتە و بەڵی دەهات و سەرکۆنەی خۆیە کرد. منیش پەنامگرت بە خودا لە شەڕی شەیتان و وتم ئەو پیاوەم بۆ بگێڕنەوە. کە هاتمەوە قامچیەکەم دایە دەستی، وتم دەی تۆش بە قامچیەکە لەسرم بدە. وتی نابێت، دەیکەم بە خاتری خودا و تۆ. وتم نابێ، یان لەبەر خاتری خودا و ویستی خودا یان چیم لێ کردی وام لێ بکەرەوە. وتی لەبەر خودا لێ دەگەڕێم. پیاوەکە ڕۆشت، ئێمەش هەمومان بەرەو مزگەوت ڕۆشتین، دوو ڕکات نوێژمان کرد. دوایی بەخۆمم وت هێی کوڕی خەتاب، تۆ هیچ نەبووی، خودا کردویتی بەشت و پلە و پایی پێداوی، گۆم ڕابووی بە چاودێر بەسەر خەڵکەوە کەچی پیاوێک دێت و داوای یارمەتیت لێ دەکات و تۆش لێی دەدەی، سبەینێ چی بە خودای خۆ دەڵێ. ئێستا تێگەیشتم قوربان، یانی تۆ مەبەستە بڵێ هەموو مافێک دەبێ بە خاوەن ماف بدرێتەوە؟ ئەگەر چی مستێکی زۆر سوکیش بێ، وەک ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زگی مبارەکی هەڵماڵی بۆ ئەسوەد تا مستەکەی لێ بداتەوە، یان هەر چەند قامچیەکی زۆر سوکیش بێ وەک ئەوەی تۆ لەسەری کابراتدا؟ بەڵێ کوڕم، بە خودا مەبەستم ئەوەیە. دەی قوربان تۆ بۆیە ئەو قامچیە سوکەت لەسەری ئەو پیاوەدا؟ چونکە ئەو بەرۆکی گرتی بۆ کارێکی تایبەتی خۆی، لە کاتێکدا تۆ خەریکی بەجێهێنانی کاری گشتی بووی. باواش بێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەزای بەدردا ڕیزی مسلمانانی ڕێک نەدەکرد؟ ئەوە کاری گشتی نەبوو؟ خۆ لەبەر خۆی نەبوو، با قوربان ئیش و کاری گشتی بوو.
دەی ئەوە وای لێ کرد کە بفەرمێ خۆ من خەریکی شوکاری گشتیم بازەگەم هەڵ لە ماڵم نەخێر گەورم دەی ئیتر چۆن عومەر تۆڵە نەداتەوە کەچی کەسی وا تۆڵی داوەتەوە کە زۆر لە عومەر باشتر و شایەنتر بووە ئەی قوربان بۆچی لەسەر ئەو وڵاغ و وشترانە محاسەبەت کردن خۆ ئەوان دەیانویست زوو بگەڕێنەوە و مزگێنی و مژدەی سەرکەوتن بە ئێوە و مسڵمانان بدەن دەی ئەو وڵاغ و وشترانەش دروستکراوی خودان خودای گەورە لە ژنێکی بەدکاری بەنی ئیسرائیلی خۆش بوو دەزانی لەبەرچی لەبەرچی گەورم لەبەر ئەوەی سەگێکی بینی هەڵکە هەڵکی بوو زانی کەوا ئەو سەگە تینوێتی ژنەکە گۆرەویەکی لە پێدا بوو لە چەرم دروستکرا بوو هەستا گۆرەویەکەی داکەند و لە چاڵاوێکدا پڕی کرد لە ئاو سەگەکەی تێر ئاو کرد ئادەبەر ئەوەی کە ئەو ژنە بەدکارە ئەو سەگە تینوەی تێراو کرد خودای گەورە لێی خۆش بوو خستیە بەهەشتەوە ژنێکی خستە ناو ئاگری جەهەنەمەوە دەزانی بۆچی قوربان لەبەر ئەوەی پشیلەیەکی بەستە بووەوە نەخۆی هیچی پێ ئەدا و نەبەری ئەدا خۆی شتێک بخوا لە برسا و لە تینوا تۆپی ئەی قوربان خدا ئەم وڵاخ و شترانەی بۆ خزمەتی مرۆڤ دروست نەکردووە با خدا بە سۆز و بەزەیی خۆی ئەو شتانەی بۆ ئێمە دەستەمۆ کردووە بۆ ئەوەی سوودیان لێوەربگرین بەڵام دەبێ ئەو سوود وەرگرتنە بەمەرجەوە بێ دەبێ باش بین لەگەڵیانە کەی خدا ڕەبەردارە تۆ بچی زۆر بەپەلە بدەیتە بەر و دواییش بیان بەستیتەوە و لێ نەگەڕێ کەمێ بلەوەڕێن و کەمی ئاو بخۆن خدا ئەمەی پێ ناخۆشە قوربان یەکەت ئاژەڵیشی گرتبووەوە لەبەر ئەو ئاژەڵانە بیرێت لای سەرکەوتن نەمایەوە کوڕم تۆ ئەگەر کارێک بە جوانی و ڕێکوپێکی جێبەجێ بکەی نابێتە هۆی ئەوەی کە گوناهی کارێکی نێوە چڵت بشواتەوە من سبەی لە دادگای خودای گەورەدا دەوەستێنرێم و لەباری هەرچی شتی ژێردەستم هەبوو لێم دەپرسنەوە مرۆڤ ئاژەڵ هەموو شتەکان کوورە قوربان تۆ نەک هەر خەلیفەکاری دوای خۆتت خستۆتە تەنگانەوە بەڵکو هەرچی کار بەدەستانی دنیا هەیە لە تەنگانەدا دەبن هەرچی بکەن ناگەن بە تۆ من هەمیشە لە خوددا دەپاڕێمەوە کە لەم دنیایەدا بە سەلامەتی دەربچم نەمافم لای کەس هەبێ و نەکەس مافی لەلام هەبێ دەی ئیتر ئێمەمانان چی بڵێین باشە قوربان ئێستا پێم بڵێ بۆچی ئەو پیاوەوتی نابێ دەیکەم بە خاتری خوددا و خاتری تۆ تۆش وتت نابێ یان لێی بگەڕێ بۆ خوددا و ویستی خوددا یان چیم لێ کردی وام لێ بکەرەوە ئەو پیاوە هیچی بەلای منەوە نەبوو مەگەر ئەوە نەبێ کە وەک چۆن من بە سووکی قامچیەکەم لێدا ئەویش بە هەمان شێوە قامچیەکەم لێ بداتەوە ئیتر پاک لە پاک ئەو بەو شێوەیە تۆڵەی خۆی دەکاتەوە یان لێم دەبورێ ئەو کاتە لێبوردنەکەی دەڕاهی خوددایە و خوددا پاداشتی ئەداتەوە بەڵام ئەگەر لە ڕای خوا و لە ڕای خۆمدا لێم خۆش ببێ ئەو شتێکی باش و گونجاو نییە پاداشتی لە خوا و منەوە بەیەکەوە دەست ناکەوێ لەوەش زیاتر من خەلیفەم نابێ هیچ کەس مافێکی لای من هەبێ ئەگەر کەسێ مافێکی کەوتە سەر من یان دەبێت تۆڵەی خۆی بکاتەوە یان دەبێ لە ڕای خوددا لێم خۆش ببێ بە ئەگەر جارێکی تر لە تە کەسێکی تردا کێشەیەکیان هەبوو هاتنە لای من هیچ مافێکی بەسەر منەوە نەبێ و منیش لەبەر ئەو مافە ڕووگیر ببم و نەتوانم بە باشی داوەری خۆم بکەم بە خوددا گەورم تۆ زۆر بلیمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ڕاستی فەرمووکەوتوێتی هیچ بلیمەتێکم نەبینیوە وەک عومەر کارەکانی بەباشی جێبەجێ بکە صلی الله عليه وسلم دەی کوڕم ئێستا پێم بڵێ لەم بارەوە هیچی ترت بۆ بڵێم قوربان من شایەنی ئەوە نیم کە کەسێکی وەک جەنابەت پرسیارم لێ بکە مرۆڤ لە قسە شیرینەکانت تێر ناخوا ئەگەر زیاترم بۆ باز بکەی سپاست دەکەم دەی گوێ بگرە دڵ و گیانم لەلاتە قوربان فەرموو ڕۆژێک کارم کەوت بۆ بازار قامچیەکەم بەدەستەوە گرتبوو چونکە هەرگیز قامچیەکەم دانەدەنا تەماشا دەکەم ئەیاسی کوڕی سەلەمە شتی بۆ فرۆشتن لەسەر جادی بازاردانەوە و ڕێگاکەی گرتووە منیش زۆر بە سووکی قامچیەکەم بۆ داهێنایەوە بەر لێواری پۆشاکەکانی کەوت دوای وتم دەی ئەیاس
ئاکەمێک لەسەر جادەکە دوور بکەرەوە. دواتر ڕۆشتم و ئەیاسیش بەکاری کڕین و فرۆشتنی خۆی خەریک بوویەوە. ساڵێکی پێچوو هاتمەوە بازار، دیسان ئەیاسم بینیەوە. وتم ئەیاس دەمەوێ ئەم ساڵ حەج بکەم. وتی دەی باشە گەورم. دەستی ئەیاسم گرت و لەگەڵ خۆمدا بردم. دەستیم بەرنەدا هەتاوەکو کردم بە ماڵی خۆماندا. کیسێک پارەم دەرهێنا، 600 دیرهەمی تێدا بوو. وتم ئەیاس ئەم پارە بۆ تۆ، ئەوە لە باتی ئەوەی پار قامچیەکم لێدای. وتی کورە قوربان بە خودا ئێستا تۆ دێڵێ دەکەوێتەوە بیرم. وتم دەی بە خودا من لە بیرم نەچووە. ئەڵڵا گەورم، ئەوە هەر لەبەر سووکە قامچیە کە تەنیا بەرجلەکانی کەوتبوو. کوڕم خودا دەفەرمێ وتحسبونه هينا وهو عند الله عظيم. واتە ئێوە وا دەزانن شتێکی سادە و ئاسانە، بەڵام لای خوا گەورە و گرانە. آخر قوربان تۆ لەبەر خۆت لێت نەدابوو، ڕێگەی لە خەڵک گرتبوو. من وا نازانم هیچ مافێکت کەوت بێتە سەر. تۆ پارێزگاریت لە مافە گشتەکان کردووە، ویستوتە مافی خەڵک نەخورێ. ڕێگەوبان تایبەت نییە بە کەسێکەوە، بەڵکو شتێکی گشتیە و خەڵگە هەمویان وەکو یەک بەشدارن، کەس بۆی نییە بۆ خۆی داگیری بکە. کوڕم دەبێ هەر کەسێ ئەمری بە چاکە کرد بە چاکی بیکە، نەک بە خراپی. نابێ لە ڕێگەی خراپەوە بۆ مەبەستی باش بڕۆی. دەبێ چۆن مەبەستەکەت باش و چاک و پاکە، ئەو ڕێگەیەش کە بۆ ئەو مەبەستە دەیگریتە بەر ئاوا باش و چاک و پاک بێ. ئەی نەدەبوو من بە شێوەیەکی نەرمونیان و لەسەر خۆ بم گوتایە کاکە ئەیازگیان، جادە جادەی خەڵکە، هی تاکە کەس نییە، تۆ بۆت نییە ئەو ڕێگە بەو خەڵکە تەنگ بکەی. کەمێک بڕۆ ئەولاتر و جادەکە بەردە. باشتر نەبوو ئاوا پێی بڵێم؟ بەرە وەڵا ئاوا باشتر بوو، بەڵام من هێشتا پێم وایە ئەوەی پێشوویش هەر ئاسایی بووە. من نامەوێ کەس مافێکی ئاساییشی بەسەرمەوە هەبێ. گرنگیدان بە کاروباری گشتی نابێتە بیان و بۆ پێشێلکردنی مافی تاکە کەس. خەڵگە هەموو خاوەنی ڕێزن و حورمەت و کەسایەتی خۆیان ئەپارێزن. من ویستم ئەو تاوانی کە لەسرم بووە لێخۆشبوونی وەرگرم، دڵی لە ئاست خۆمدا پاک بکەمەوە، نەکا ڕۆژێک لە دڵی بگرێ و لێم زویر ببێ. دەی بەخودا من ئیتر هیچ قسەیەکم پێ نییە، نازانم چی بڵێم. بەردەوام سەرسامم دەکەی، ئەوەندە سەرسامم دەکەی خەریکە لە ئاستی جەنابتا لاڵ ئەبم و قسەم بۆ ناکرێ. دەی گوێ بگرە، با لەم بارەوە 3 چیرۆکی ترت بۆ بگەڕمەوە. دەی قوربان زۆرم پێخۆشە، بە گوێ بە چاو بە دڵ، بە چاوی دڵ و بە گویان لە خزمەتی جەنابتم. ڕۆژێک لەسەر ڕێگای مەکە لە ژێردارێکدا سەرخەوم دەشکاند. گەرماتینی بۆ هێنام، جلەکانم بەسەر خۆمدادا. پیاوێک لەو لامەوە زۆر دوور نەبوو. ئاستاو بانگی کرد، هۆ گەورەی موسڵمانان، ئەوە گوێ ناگری بۆ کەسێکی ئاتاج و داما و کە گیریان داوە و چاوەڕوانی تۆیە؟ وتم کێ گیری داوە؟ وتی تۆ. منیش هەستام و بە ئەسپایی قامچیەکم لێدا. وتی پێش ئەوەی گوێم لێ بگری دەستی خۆتت وەشاند، با پەلەت نەکردایە. ئەگەر ستەم لێکراو بوومایە مافت بۆ دەسەندمەوە، ئەگەریش ستەمکار بوومایە تۆڵەت لێ دەسەندمەوە. یەکسەر پەلاماری جلەکانیم دا و لێواری جلەکانیم گرت و قامچیەکەمدا بەدەستیە و وتم تۆڵەی خۆت بکەرەوە. وتی شتی وا ناکەم. وتم نا بەخوا دەبێت تۆڵەی خۆت بسەنیتەوە. وتی من لێت خۆشە بم. منیش وتم من جیاوازی نەکەم لە نێوان خۆم و ئێوەدا، ئەوە زۆر لەوە باشترە کە تۆڵەم لێ بکەنەوە و پێم ناخۆش بێ. وتی خودای گەورە لێت خۆش بێ ئەی گەورەمان. دواتر منیش کارەکەی ئەوم جێبەجێ کرد و ڕۆیی. دەی قوربان من وازانم ئەگەر بە هێواشی بەهاتایە و داواکاری خۆی بە جەنابەت ڕابگەیاندایە، ئەوە بە دەنگی بەرز بانگی نەکردیتایە و خەوەکەی پێ نەبچڕاندیتایە، تۆش قامچیت لێ نەدەدا و کارەکەت بۆ جێبەجێ دەکرد. تۆ بۆچی پاکانە بۆ من دەکەی؟ دەنگ بەرزکردنەوە نابێ بە بیان و چونکە لەوانەیە ئەو هەر خۆی دەنگی زل بوو بێ. بۆیە خەویشی لێ تێکدام ئەوەی زانی کە خەلیفە فەرمانبەرە و دەبێ کاروباری خەڵک ڕایی بکە نەک بخەوێ. داواکاریەکەیشی شتێکی ئەو تۆ نەبوو، ئەوەندەی داواکاری کرێکارێک بوو کە لای کەسێ کاری کردبێ، هەر ئەوەندە بوو نەک زیاتر. ئای قوربان ئەم جارەش دەمی منت بەست؟
دەی دووەم چیرۆک چییە بۆم باس بکە. دووەم چیرۆک ئەوەیە جارێک پیاوێکم دی تاوانێکی دەکرد بە قامچی کەوتمە وێزەی. وتی عومەر ئەگەر چاکم کردبێ ئەوە تۆ ستەمت لە من کردووە، ئەگەریش خراپم کردبێ ئەوە تۆ چوزانی. وتم ڕاست دەکەی. ئەستەغفیڕڵڵایەکم کرد و قامچێکم دایە دەستی و وتم دەیەڵا تۆڵی خۆت بکەرەوە. وتی لەبەر خودا لێت خۆش دەبم، خودا لە من و لە تۆش خۆش ببێ. قوربان ئەم جارەش خۆت خستەوە بەر تۆڵە. من بەناهەق لەو پیاوەمدا ئیتر بۆ خۆم نەخەمە بەردەستی بۆ ئەوەی تۆڵی خۆی بکاتەوە. بەڵام خۆ تۆ بینیت گوناهی کردبوو، با گوناهیشی کردبێ. دەبێت تۆڵە بۆ ئەو تاوانانە بەکار بێ کە خودا تۆڵە سەندنەوەی بۆ دیاری کردوون. گوناهەکانی تر ئەوە حەواڵەی خودا دەکرێن. ئەگەر ویستی لەو مرۆڤە خۆش بێ لێی خۆش دەبێ، ئەگەریش ویستی ئەوە تۆڵی لێ ئەکاتەوە. کاکە هەر جارێ هەر کەسێک گوناهێ بکە دێ بە عومەر بڵێ ئەو گوناهام کردو تۆڵم لێ بسەنەوە. بەڵام قوربان تۆ لەبەر خودا تووڕەبووی. لەبەر خودا تووڕەبووم، بەڵام تۆڵە سەندنەوەکە بە پێویستی خودا نەبوو. ئەگەر بە هەڵەی ئەوم بزانیایە و ڕێگەی ڕاستم پێی نیشان بدایە ئەوە باشتر بوو لەوەی کە ئاوا لێ بدەم. ڕاستەکەی قوربان. ئەی چیرۆکی سێهەم چییە؟ یەحیای مەکی خۆی و ژنەکەی هاتن بۆ مەدینە. دوایی لێک جیا بوونەوە. ژنەکەی ڕۆشت هەندێک کاروباری هەبوو جێبەجێیان بکە. یەحیاش ڕۆشتە مزگەوت و دوور کات نوێژی کرد و دوایی چوو بۆ زیارەتی قەبری پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەلامی لێ کرد. دوای ڕۆشت لە ڕێگە گەشتەوە بە ژنەکەی بەیەکەوە وەستان و پرسیاری لێ کرد کە چی کردووە و چی نەکردووە. وەگە هەموو پیا و ژنێکی تر گفتوگۆیان نەکرد. یەحیا قسەی لەگەڵ ژنەکەیدا دەکرد و من لەو کاتەدا بینیم نەمزانی ژنی خۆیەتی قامچیەکم لێدا. وتی گەورم بە خودا ستەمم لێ دەکەی، ئەوە ژنی خۆمە. منیش وتم ئەی بۆ لە پشت دەرگاوە یان لە شوێنێکی پەناو پێشدا قسەی لەگەڵدا ناکەی. وتی ئاخر لێرە پێی گەیشتم و هەندێ پرسیارم لێ کرد. منیش قامچیەکەمدا بەدەستیە و وتم دەی تۆڵەی خۆت بکەرەوە. وتی نابێ. وتم دەی لێم ببوورە. وتی ئەوەش ناکەم. منیش دەستی یەحیام گرت و بردم بۆ ماڵی ئوبەی کوڕی کەعب. بانگم کردن. کوڕەکەی ئوبەی هاتە دەر. وتی چیە قوربان چی دەوێ؟ وتم بڵێ بە باوکت بێتە دەرەوە. ئوبەی هاتە دەر. وتم ئوبەی ئەو ئاەتی سوورەتی ئەحزاب کە دەفەرمێ والذین یؤذون المؤمنین والمؤمنات تێدایە بۆم خوێنەرەوە. ئوبەی ئاەتەکەی خوێندەوە والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. واتا کەسانێک کە ئازاری پیاوان و ئافرەتانی ئیماندار دەدەن بێ ئەوەی هیچ تاوانێکیان کردبێ ئەوە بەڕاستی ئەوانە بوختان و تاوانێکی ئاشکرایان گرتوۆتە ئەستۆ. وتم ئەو ئاەتە لەبارەی منەوە هاتوۆتە خوارەوە. وتی نەخێر. منیش وتم من لە موسڵمانان دەدەم ئەوان لێم نادەنەوە، گوێنیان پێ دەدەم گوێنم پێ نادەنەوە، ئازاریان دەدەم ئازارم نادەنەوە. ئوبەی وتی با فەرموودەیەکت بۆ بگێڕمەوە کە خۆم لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بیستووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە ڕۆژی قیامەتدا کەسێک بە نوێنەری خودای گەورە دێت و بانگ دەکات ئاگادار بن کەس نامە و نووسراوی خۆی بەرز نەکاتەوە تا عومەری کوڕی خەتاب بەرزی دەکاتەوە. دوای تۆ دەهێنن دەم و چاو سپی و گەش و جوانە دەدبەن بۆ لای خودای گەورە و نامەکەت بەدەستەوەیە. وتم ئوبەی سوێندت دەدەم بە خودا تۆ خۆت ئەم فەرموودەیەت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بیستووە؟ وتی بەڵێ من چۆن درۆ بەدەم پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئەکەم. ئیتر دەستم کرد بە گریان، زۆر گریام. ئەوەندە گریام یەحیاش دەستی کرد بە گریان. دوای وتی لە مافی خۆم خۆش دەبم. ڕەحمەتی خودات لێبێ چەند لە خواترس و ئاینداری. دەی ئێستا دوای ئەوەی کە باسی لێدانم لە کاتی تووڕەیی و تۆڵە و تۆڵەکردنەوەدا بۆ کردی باسی جەبەلەی کوڕی ئەیهەم کۆتایی پێ بهێنین؟ وا دەزانم زۆرمان وت قوربان
کەمی تۆ هێندە مانادارە زۆرە، مرۆڤ لە قسەی زۆری تۆ تێر نابێ، بەڵام با بە دڵی تۆ بێ. مافی ئەو باسەماندا قسەی ڕاکێشە، بەڵام باسی دادگەری هەرماوە. دەی ئێستا پرسیاری چی ئەەکەی؟ گەورم، پێم خۆشە باسی ئەو شەوانم بۆ بکەی کە بە ئەسپایی و نهێنی بەناو کوچە و کۆڵانەکاندا دەسوڕایتەوە تا بزانی ئەو خەڵکە چ کەم و کوڕیەکیان هەیە و لە ناو شاردا چی دەگوزەرێ. دەی باشە، ئەگەر خوا بێوێ بۆت باسەکەم. دەی قوربان، پێت خۆشە لەکوێوە دەست پێ بکەین؟ باسی مناڵە شیرەخۆرەکە و دایکی. مەسەلە چییە قوربان؟ من نایزانم. کۆمەڵێک بازرگان هاتن بۆ مەدینە، لە گۆڕەپانێکی نزیک مزگەوتدا وڵاخ و وشترەکانیان یەخدا و کۆڵ و باریان لێخست، چونکە لەو شوێنەدا کڕین و فرۆشتن دەکرا. دوای هاتنە مزگەوت و نوێژیان دەکرد. هەندێ پشویاندا بۆ ئەوی ماندوێتی ڕێگەیان کەم ببێتەوە. من ئەوانم بینی، زانیم ئەمە زۆری پێدەچێ و وا بە ئاسانی کاروباریان تەواو نابێ. عەبدوڕەحمانی کوڕی عەوفم لەگەڵدا بوو، پێم گوت دەی بەیەکەوە ئەم شەو ببینە پاسەوانی ئەمانە، نەکا دەست بێتە سەریان. وتی باشە قوربان، دێم. من و عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕۆشتین بۆ ئەو جێگایی کۆڵ و باریان لێخست بوو. بۆ خۆمان بەدەم پاسەوانیەوە نوێژمان دەکرد. گوێم لێ بوو دەنگی منداڵێک لە نزیکەوە دەهات. بەرەولای دەنگەکە ڕۆشتم، تەماشا دەکەم ژنێک منداڵێکی شیرەخۆری لە باوەشە و منداڵەکەی دەگری. بە ژنەکەم وت لەخوا بترسە و خزمەتی ئەو منداڵە بکە، با نەگری. دوای گەڕامەوە بۆ لای عەبدوڕەحمان، دەستمان کرد بە پاسەوانی و نوێژکردن. زۆری پێ نەچوو دووبارە منداڵەکە دەستی کردەوە بە گریان. منیش هەمتر بەرەو لای منداڵەکە ڕۆشتمەوە. دیسان وەک جاری پێشوو بە ژنەکەم وت. دوایی گەڕامەوە بۆ لای عەبدوڕەحمان، دەستمان کردەوە بە نوێژ و پاسەوانی. شەو خەریک بوو کۆتایی داهات، کەچی منداڵەکە هەردەگریا. ڕۆشتمەوە بۆ لای ژنەکە، پێم وت باوکە گیان، بەخوا تۆ دایکێکی خراپی، کوورە خۆ ئەو منداڵە داماوە لە ئێوارەوە یەکبین دەگری. ژنەکە وتی بەندەی خودا، تۆ ئەم شەو تەواو منت سەغڵەت کرد، من دەمەوێ لە شیری ببڕمەوە بۆیە دەگری. منیش وتم بۆچی لە شیری دەبڕیتەوە؟ خۆ هێشتا منداڵە و کاتی ئەوەی نەهاتووە شیری لێ ببڕێتەوە. وتی آخر عومەر بەشە خۆراک نادا بە منداڵی شیرەخۆر. منیش وتم ئەی باوکە گیان، پەلەی لێمەکە لە شیری مەبڕەوە. عومەر خۆراکی ئەو منداڵەشت پێدەدا. ژنەکە منی نەدەناسی. ئەی دوایی چی ڕوویدا قوربان؟ بۆ نوێژی بەیانی بە شوێنی خۆماندا گەڕاینەوە بۆ مزگەوت. بەرنوێژیم بۆ خەڵکی کرد. لە ناو نوێژدا ئەوەندە گریام، خەڵک بەباشی لە قورئان خوێندنەکەم تێنەدەگەیشتم. هەرکە لە نوێژ بووینەوە هەستامە سەر پێ و ڕووم لە خەڵکەکە کرد و بە خۆمم وت چەند داماوی عومەر، خوا دەزانێ چەند بەچکە موسڵمانت کوشتووە. دوایی جارچیم سپارد، جاڕی دا و کەس منداڵ لە شیر نەبڕێتەوە. عومەر بڕیاری بەشە خۆراکی بۆ هەموو منداڵێک داناوە. نامەشم نووسی بۆ هەموو والێکان و بەوانیشم ڕاگەیاند بەشە خۆراکی منداڵی شیرەخۆر بدەن. چەند بە سۆزی قوربان نەدەبوو ئەو ژنە پەلە بکا و منداڵەکەی لەبەر خۆراک لە شیر ببڕێتەوە، کارێکی خراپی کردووە. ئەی ئەگەر ئاتاج و داماو بێ چی دەبێ؟ لەوانەیە هەژاری وای لێ کردبێ کە پەلە بکات و منداڵەکەی لە شیر ببڕێتەوە بۆ ئەوەی بەشە خۆراکی بدەنێ. ئەی نەدەبوو لێی بکۆڵیتەوە بزانی لەبەر هەژاری بووە، ئەگەر لەبەر هەژاری بووە ئەوە یارمەتی دەدا. نەخێر، ئەوەندە بەس نەبوو. بۆچی گەورم؟ چونکە تەنیا ژنێک وانییە. ئەی ژنەکانی تر، من چۆن بزانم ئەوانی تر گوزەرانیان چۆنە؟ کار بەدەستی خراپ ئەو کەسەیە کە هەتا هەژاری بە خەڵکەوە نەبینێ شتیان پێ نەدا. کوڕم، دادگەری ئەوە نییە کە بەشی خەڵکی هەژار و داماو بدرێ. دادگەری ئەوەیە کە نەهێڵین خەڵکی تووشی هەژاری ببێ. دەبێ ئێمە ئابڕوو کەسایەتی خەڵک بپارێزین، کارێک نەکەین خەڵک داوا بکە. ئەی قوربان، نەئەکرا لە جاتی ئەوەی بڕیارێکی خۆت هەڵبوەشێنیتەوە نامەیەک بۆ والێکان بنووسی و بڵێ هەر کەس هەژارە خۆراکی زیاتری پێ بدەن با منداڵەکەی لە شیر نەبڕێتەوە؟
ئەی ئەگەر والیەکان ژنێکی هەژاریان نەناسیەوە و هیچیان پێ نەدا ئەو کاچی؟ ئەو ژنە لە مەدینە بوو، منیش پێم زانی بوو تا بەو جۆرەی بۆم گەڕایتەوە پێم زانی. دواتر خۆ من ماڵی عومەر نابەخشم بە خەڵک، بەخوا ماڵی خەتابیش نییە، ماڵی موسڵمانانە، لە خۆیانەوە بۆ خۆیانە. ئێمە تەنیا پارێزەر و خەزنەدارین، لە فەوتانی دەپارێزین، بەو جۆرەی کە خودای گەورە و پەروەردگار پێی خۆشە دابەشی ئەکەین، بە گوێرەی پێویستی شت بە خەڵک ئەدەین. آخر گەورم، ئەگەر دەوڵەت و حکوومەت لە بڕیاری خۆی پەشیمان ببێتەوە سام و هەیبەتی نامێنێ. کوڕم، گەڕانەوە بەرەو ڕاستی و حەق زۆر لەوە باشترە مرۆڤ لە ناو بەتاڵدا بمێنێتەوە. سام و شکۆی دەوڵەت بە دادگەریەوە بەندە، بەوە بەندە ئەگەر شتێک لە هێڵی دادگەری لایدا یەکسەر بیخینەوە سەر هێڵەکە. سام و شکۆر لە سووربوون لەسەر قسەی ناحەقدا نییە. ئەمجا کوێ وتوێتی کە عومەر ویستوێتی خەڵک لە ئەویا لە دەوڵەت بترسن؟ بەخوا من هەر ئەوم ویستووە کە خەڵک خاترجەم و ئارخەیان بۆ خۆیان بژین. ئەسڵ وایە موسڵمانان لە ناو خێر و خۆشیدا بژین، مەگەر ئەوەی کە خۆیان نەیانەوێ. دادگەریش ئەوەیە کە مرۆڤی بێدەسەڵات و ئەهەژار دڵی پێخۆش بێ، بەهێز لێ بترسێ. منیش هەر ئەوم ویستووە، ویستومە هیچ کەسێکی بێدەسەڵات نەترسێت و وا نەزانێت کە هەر لەبەر ئەوەی بێدەسەڵاتە ئیتر مافی دەخورێ. هیچ کەسێکی بەهێزیش لە خۆی بایی نەبێ و خەڵکی داما و نەچەوسێنێتەوە. ئەگەر خەڵک بڵێن عومەر بەرەو حەق گەڕایەوە، زۆر لەوە باشترە کە بڵێن کورە ئەوە عومەر دەیزانێت کە کامە حەقە، بەڵام هەر پشتگوێی دەخات و لەسەر ناحەقە. دەمەوێ ڕۆژی پەسڵان بڵێن ئەو عومەری کە لە هەڵەی خۆی پەشیمان دەبووەوە و بەرەو حەق دەگەڕایەوە کوا لەکوێیە. ئەوە لەوە باشترە بڵێن کە ئەو عومەرە لەکوێیە کە لە بەرفیز و خۆ بەزلزانی دانی بە هەڵە و کەم و کوڕی خۆیدا نەدەنا. ڕاست دەفەرمووی گەورم، ئەوە باشترە. دەی بزانم پرسیاری ترت لەم بارەوە هەیە؟ نەخێر قوربان، ئەوەی ویستم پرسییم، تێگەیشتم لە جەنابەت. ئیتر چیترت لایە؟ لەباری شەوگەڕی حەز دەکەم بیزانم. باسی عەرەبێکی دەشتەکی کە ژنەکەی ژانی منداڵ بوون دەیگرت. ئەو باسە چییە و چۆنە قوربان؟ پێم خۆشە بیبیستم. شەوێکی ئەنگۆستە چاو بە کۆڵانەکاندا دەگەڕام تا بزانم دەنگ و باسی خەڵک چییە. تەماشا دەکەم دەنگی ژنێک لە چادرەکەیەوە دێ. تا دوێنێ ئەو چادرە لەو شوێنەدا نەبوو. نزیک بوومەوە تەماشاکەم پیاوێک لەبەر چادرگەکەدا لەسەر ئەژنۆ دانیشتووە. سەڵاوم لێ کرد و وەڵامی دایەوە. دوای وتم تۆ کوێی؟ وتی پیاوێکی دەشتەکیم، هاتووم خەلیفە شتێکم پێ بدا. منیش وتم ئەی ئەو دەنگە چییە لەم چادرەوە دێتە دەرێ؟ وتی بڕۆ کاکە خەریکی کاری خۆت بە. وتم باشە باش، بەڵام ئەو دەنگ و ناڵەیە چییە؟ وتی ژنێکە ژانەی گرێ. وتم کەسی لایە؟ وتی نەخێر. بە پەلەو هەڵە داوان ڕۆشتمەوە بۆ ماڵەوە. کەلسومی خێزانم بە خەبەر هاتەوە. پێم وت خێرێک هەیە بۆ نایی لە ڕێی خوددادا بیکەی. وتی چییە؟ وتم ژنێکی ئاوارە ژانەی گرێ، کەسی لا نییە. وتی دەی باشە، ئەگەر تۆ حەز بکەی دێم. وتم دەی بزانە چیت پێویستە لە پەڕۆ ڕۆن ئارد و هەر شتێکە ئەو ئافرەتە دەیەوێ بیهێنە و وەرە با پێکەوە بڕۆی. هەموو شتەکانی هێنا و پێکەوە ڕۆشتین. گەیشتینە لای چادرگەکە و پێم وت بڕۆ ژوورەوە. منیش هاتمەوە لای پیاوەکە دانیشتم. منجەڵێکمان هێنا بوو، خستمە سەر سێ کوچکەیەک و ئاگرم لە ژووریدا کردەوە. فوم لە ئاگرەکە ئەکرد تا ئاگرەکە خۆش بوو. ئاردەوایەکم چا کرد، بە تەواوی لێ نەبوومەوە، دەنگی منداڵ هاتە دەرەوە. کەلسوم وتی عومەر مزگەینی بدە بەو پیاوە، کوڕێکیان بوو. هەرکە پیاوەکە گوێی لە کەلسوم بوو، تی عومەر یەکسەر قیڕاندی و لە ترسا خۆی لە من دوور خستەوە. منیش وتم مەجوڵێ برا مەجوڵێ. ئاردەواکەم هەڵگرت و لەبەر دەرگا بۆم دانا. وتم بە کەلسوم ئەو ژنە تێر بکە. داماوە ئەم شەو زۆر ئازاری چەشتووە و ماندوو بووە. کەلسوم ژنەکەی تێر کرد، منجەڵەکەی خستەوە ئەم دیو دەرگا. هەستام و لێم وەرگرت، هێنام و لە بەردەم پیاوەکەدا دامنا. وتم فەرموو بخۆ. ئەم شەو هەر بە خەبەر بووی. دوای ڕۆشتمەوە بەردەم چادرەکە وتم بە کەلسوم هەستە با بڕۆین. لە کاتی خواحافیزی بە پیاوەکەم وت
بەیانی وەرە بۆ لام بزانم چیت پێویستە بابت دەمێ. بەخودا گەورم ئەگەر سۆز و بەزەیی پیاوێک بوایە ئەوە تۆ دەبووی. خۆزگە لە کارەکەی خۆم سەر بەسەر دەرچوومایە، نە گوناهبار نە چاکەکار، هەر گوناهبار نەبم ئیتر هیچم ناوێ. کورە قوربان بەخوا چاکەکاری چاکەکار، ئەرێ قوربان تۆ بە ڕۆژدا هەر لە خزمەت خەڵکیدا بووی، ئیتر بۆچی شەو نەدەحەسایتەوە؟ باشە من بە تەنیا بە ڕۆژدا خەلیفە بووم؟ نەخێر قوربان، مەبەستم ئەوە بوو بەزەییەکت بە خۆتا بەهاتایەتەوە. من ئەو کاتە ئاسوودە دەبووم کە بزانم خەڵک کێشەیان چییە، بۆیان حەل بکەم. ئەگەر وا بکەم بە ڕووسوری دەچمە بەردەم دیوانی پەروەردگار. خوا نەخواستە ئەگەر واش نەبم ئەوە هەر مەپرسە. قوربان پاکانت بۆ ناکەم، بەڵام جەستەت مافی نەبوو بەسەرتەوە. کوڕم خۆشی بە خۆشی دەست ناکەوێ، هەر کەس بەهەشتی بوێ قاچی لێ هەڵدەکات و دەڕواتان نەگاتە ئەوێ ناحەسێتەوە. ئەی خۆزگەم بە دڵت، بە مافت، بە ڕۆحت، بە ئیمانت چ کێوێکی باڵاپۆڵاییدی گەورم. لە پێناو پیاوەتی و جوامێریدا خۆتت لەبیر چووە، لە پێناو بەرژەوەندی خەڵکا شەو ڕۆژت خستوەتە سەر یەک لە خزمەتی ئەم دینەدا بووی. وەلیمەن خافە مەقامە ڕەبیهی جەنەتان، واتە بۆ ئەو کەسەش لە مەقامی پەروەردگاری خۆی ترسا بێت دوو باخی ڕازاوە ئامادەیە. خودای گەورە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەبوو بەکرە لەو باخانەدا کۆتان بکاتەوە. ئامین ئامین خوایە گیان، یاخوا تۆش بچیتە ناو ئەو باخانەوە کوڕم. لەم باسەدا هیچ شتێک هەیە پرسیاری لەبارەوە بکەی؟ هەیە قوربان هەیە. چییە پێم بڵێ؟ گەورم دوای ئەوەی بە حاڵی ئەو پیا و ژنت زانی، بۆچی بە کەسێکی ترت نەوت یارمەتیتان بدەن؟ بۆ خۆت و خێزانت ڕۆشتن بۆ یارمەتیان. ئەو کارت چاک بوو یان خراپ؟ بێگومان چاک بوو. کاری چاکە پاداشتی هەیە یان تۆڵە؟ بێگومان پاداشت. باشە بۆ چاکەکردن خەڵک بخەمە پێشەوە و خۆم لە دواوە دانشم سیر بکەم؟ مەبەستم ئەوەیە کە تۆ بە ڕۆژدا ماندوو بووی. ئەوە بەس نەبوو، هەر شەوێک چوو بێتمە دەرەوە بۆ ئەوە ڕۆشتوم تا بزانم کاروباری ڕۆژم چۆن بووە کوڕم. ئەو خەڵکە لە بەردەست و ژێردەستی مندان، من لە هەموو کەس لە پێشترم بۆ یارمەتی دانیان. ئەگەر من تەمەڵی بکەم و گوێیان پێدەدەم، خەڵکیش گوێیان پێ نادەن. ئەگەر منیش بۆ چاکە خێرا بم و خەریکی کاروباری خەڵک بم، ئەوە خەڵکیش خێرا و چاکە خواز دەبن. نابێ عومەر هەم خۆی و هەم ژێردەستەکانی بفەوتێنێ. دوور لە تۆ قوربان، دەی هیچت ماوە بپرسی؟ نەخێ قوربان، تەنیا دەمەوێ بزانم لەباری شەوگەڕانەوە هیچ ماوە بیفەرمووی؟ بەڵێ، باسی ئەو پیاوەی کە بەسەر دیواری حەوشەکەیاندا سەرکەوتم و چوومە ئەو دیو. مەسەلە چییە قوربان؟ من نایزانم. وەک هەموو شەوەکانی تر چووبم بۆ گەڕان و چاودێریکردنی شار. ئەو شەوە عەبدوڵای کوڕی مەسعودیشم لەگەڵدا بوو. چاوم کەوت بە تیشکێ. با عەبدوڵام وت هەر لێرە بە، با بزانم ئەو ڕۆشنایە چییە و دێمەوە. بەدوای ڕۆشناییدا ڕۆشتم تا ڕێم کەوتە حەوشەی ماڵێک. تەماشاکەم پیاوێک لە ماڵدا دانیشتووە، جامی عەرەقی لە بەردەمدایە، کچێکیش گۆرانی بۆ ئەڵێت و سەمای بۆکە. لەداخە ئاگام لە خۆم نەما و هێرشم بردە سەر پیاوەکە و پێم وت هیچ کاتێک وەک ئەم شەوە شتی خراپم نەدیوە. پیرە پیاوێک بە دیار مەرگی خۆیەوە دانیشتووە. پیاوەکە سەری بەرز کردەوە وتی با گەورەی ئیمانداران، ئەوەی تۆ کردت لە کارەکەی من خراپترە. با گەوری ئیمانداران، ئەوەی تۆ کردت لە کارەکەی من خراپترە. وتم چیم کردووە؟ وتی یەکەم تۆ جاسوسیت کردووە. خودای گەورە جاسوسی لە بەندەکانی خۆی قەدەغە کردووە. ئەوە تانێ دەفەرمێ وەلا تەجەسەسوو، واتە بەشون کەم و کوڕی و عیب و عاری یەکتردا مەگەڕێن. دووهەم بێ مۆڵەت هاتیتە ژوورەوە. خودا دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. واتا ئەو کەسانەی بڕواتان هێناوە جگەل لە ماڵەکانی خۆتان مەچنە هیچ ماڵێگاتا پرس دەکەن بە خاوەنەکانیان، دوای ئەوەی مۆڵەدران سەلام بکەن لە خاوەن ماڵەکە. منیش وتم وەڵا ڕاست دەکەی. ئەی دوایی چیت کرد قوربان؟ لە پەشیمانیە هەر قەپم بە پەنجەی خۆما کرد و وتم ئەی عومەر، ئەگەر خوا لێت خۆش نەبێ با دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکات. ئەو پیاوە لە ماڵی خۆیدا دوور لە چاوی خەڵک خۆی پەنادا بوو.
ئێستا دەڵێ عومەر پێیزانیم و قاڵم لێ دەکا. دەی دوای ئەوە چی ڕوویدا؟ ماوەیەک ئەو پیاوە نەدەهاتە کۆڕ و کۆمەڵی منەوە. دوای ماوەیەکی زۆر ڕۆژێک لە مزگەوت بووم، ئاگام لێبوو بە دزیەوە هات و لە دواوە ڕاوەستا و دانشت. منیش وتم ئەو پیاوەم بۆ بانگ بکەن. بە پیاوەکەیان وت هەستە گەورەی موسڵمانان تۆ بانگ دەکات. هەستا و بەرەو ڕووم هات، لە خەیاڵی خۆی داوایە زانی حەیای دەبم. ئەیوات نەکرد قوربان، ناوەڵا کوڕم چۆن کاری وا دەکەم؟ ئەی چیت کرد؟ وتم دەی خاڵ و گیان لێم نزیک بەرەوە. ئەوەندە لە خۆمم نزیک کردەوە تا لە تەنیشت خۆما دامیشاند. دوای وتم ئاگوێت بێنە قسەیەکرد بۆ بکەم. گوێی نزیک کردمەوە، پێم وت بەو خوایی محەممەدی بە حەق ڕەوانە کردووە و کردوێتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. باسی ئەو شەوەم لە لای هیچ کەسێک نەدرکاندووە، تەنانەت لە لای عەبدوڵای کوڕی مەسعودیش باسم نەکردووە کە ئەو شەوە لەگەڵما بوو. ئەی پیاوەکە چی کرد؟ ئەویش وتی قوربان تۆش گوێت بێنە. گوێم لێ نزیک کردەوە. پێی وتم دەی بەو کەسەی کە محەممەدی بە حەق ڕەوانە کردووە و کردوێتی بە پێغەمبەر، منیش هەتا ئەم دەقەیە بەلای ئەو کارەدا نەچوومەتەوە. ئیتر منیش بە دەنگی بەرز ئەڵڵاه ئەکبەرێکم کرد. خەڵکیش نەیان دەزانی بۆچی ئەڵڵاه ئەکبەرم کردووە. دەی بۆچی کردت قوربان؟ ئای پاک و بێگەردی بۆ خودا، ئەی نازانی ئەو پیاوە ئیتر تۆبەی کرد و لەو کارە نزیک نەبوویەوە؟ دەی قوربان تۆبەی کردووە کردوێتی بۆ خۆی تۆبەی کردووە. کورە ئەوە کەی قسەیە تۆی کەی؟ چۆن گوایە تاوان بکات پێمان ناخۆش بێت؟ کورە ئەوە کەی قسەیە کە تۆی کەیت؟ چۆن گوایە تاوان بکا پێمان ناخۆش بێ بەڵام تۆبە بکا پێمان خۆش نەبێ؟ ئێمە ڕقمان لە تاوانە نەک تاوانبار، بەڵام لە بەرامبەریشدا چاکە و چاکەکارانمان خۆش دەوێ. ئێمە ئەگەر خراپە ببینین لەبەر خودا تووڕە دەبین، ئەگەر چاکەمان بینی پێی دڵشاد نەبین. ڕاست دەکەی گەورم، بەڵام بۆچی ئەو شەوەی بەو حاڵەوە بینیت بەردا؟ چونکە نەدەبوو من بەو جۆرە بڕۆشتمایەتە ماڵەکەیەوە و بەو جۆرە بیبینم، بەڵام خۆ تازە بینیت. ئەو پیاوە لە ماڵی خۆیدا دوور لە چاوی خەڵک تاوانی دەکرد. ئەو تاوانێکی کرد، بەڵام من دوو تاوان جاسوسیم کرد. بێمۆڵەت چوومە ماڵەکەیەوە، کاکە ماڵی خەڵک شکۆ و ڕێزی تایبەتی خۆی هەیە، نابێ کەس ئەو ڕێز و شکۆیە بشکێنێ. ئەی بۆچی لای عەبدوڵای کوڕی مەسعود باسی هیچت نەکرد؟ کوڕم خودای گەورە گوناهی خەڵک و عیب و عاری خەڵک داپۆشێ، پێی خۆشە خەڵکیش گوناه و عیب و عاری یەکتریدا بپۆشن. ئەو پیاوە نەفس زۆری پێهێنا بوو، شەیتان لە خشتەی بردەبوو. لەو کاتەدا وایە زانی باش دەکا، بۆ ئەوەی تەریق نەبێتەوە لە ماڵی خۆیدا بەنهێنی ئەو گوناهەی دەکرد. خودای گەورە تاوانەکەی داپۆشی بوو، من بۆچی قاڵی لێ بکەم؟ بەڵام خۆ قوربان ئەو لە ترسا لە ماڵە ئەو تاوانەیە کرد، چونکە لە دەرەوە بیکردایە داری حەدی لێدرا. کوێ گوتوویەتی هەر کەس با پەنامەکی تاوان بکە ئەوە لە ترسی تۆڵە با پەنامەکی کردوێتی. لەوانەیە شەرم بکە لە بەرچاوی خەڵکدا ئەو تاوانە بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خودای گەورە لە گوناهی هەموو کەس خۆش دەبێ. ئەو کەسانە نەبێ کە بە ئاشکرا و لە بەرچاوی خەڵکا تاوان دەکەن. جاو کەسەش کە لە ماڵدا و بەتەنیا گوناهێک دەکات و دوای لای خەڵکە ئەڵێ دوێ شەو فڵان گوناهم کرد و فیسار گوناهم کرد، ئەویش هەر ئاشکراکردنی تاوانە، وەک ئەوە وایە بە بەرچاوی خەڵکەوە بیکا. خوا بووی داپۆشیوە خۆی ئاشکرای دەکا. قوربان تۆ چەندێ شارەزایی، چەند زیرەک و وەڵام حازری. دەی برا ئەم باسە تەواو؟ بەڵێ قوربان با بزانم چیم بۆ باز دەکەی؟ باسی ئەو ژنەی شەوانە بەسەر ئاوی هەڵدەگرت. چیرۆکی ئەو ژنە چییە؟ وەکە هەموو شەوەکانی تر شەوێک بەناو شاردا دەگەڕام، تەماشا دەکەم ژنێک کوونەیەک ئاوی لەسەر شانە. لێی نزیک بوومەوە وتم خوا ڕەحمەت پێ بکە، بۆ ئالم کاتەی شەودا لە ماڵ هاتوویتە دەرەوە. وتی من منداڵدارم، خزمەتکارم نییە، بە ڕۆژ ناتوانم مناڵەکانم بەجێ بێڵم. شەو دێمە دەرەوە بۆ ئەوەی ئاوی خواردن بۆ ڕۆژ دابین بکەم. ئەی تۆ چیت کرد؟ بەزەیم بە حاڵیا هاتەوە. پێم وت
بێنە ئەو کوندە ئاوم بەرێ با هەتاوەکو ماڵ بۆت هەڵگرم کوندە ئاوەکەی پێدام هەتا ماڵ بۆم هەڵگرت دوای وتم سبەی بڕۆ بۆ لای عومەر با خزمەتکارێکت بۆ دابین بکە وتی من چۆن دەگەم بە عومەر منیش وتم خوا گەورەیە ئینشاءڵڵا دەیبینی ئەی قوربان بۆ سبەی نێهات بۆلات بۆ سبەی نێهات داوای کرد بێتە ژوورەوە مۆڵەتم پێدا هەر چاوی بە من کەوت ناسیمەوە کێشای بەخۆیدا منیش خزمەتکارێک و بژێوی ژیانم بۆ دابین کرد و ناردمەوە کورە قوربان تۆ بەڕاستی سەر بە زیادەوە ئەرکی خۆتت بەجێهێناوە سپاس بۆ خوددا بەڵام من پێم خۆش بوو هەموو پێداویستی ئەو ژنە و ئەهاوێنەی ئەو ژنە دابین بکەم بۆ ئەوەی ئاتاجی هیچ شتێک نەبن دەی قوربان چی تێدایە ئەگەر ژنێک ئەو بۆ منداڵی خۆی بباتەوە هیچ دەئیتر بۆ خزمەتکار و پێداویستی ژیانت پێدا کەی لەسەر دەوڵەت واجبە خزمەتکار بۆ خەڵک دابین بکات واجبی دەوڵەت ئەوەیە کە هیچ پێداویستیەک لە خەڵک مەنع نەکا دەوڵەت دەوڵەمەند بوو هەرچی لە خەزێنەی دەوڵەتدا هەبوو هی ئەو خەڵکە بوو خۆ من خزمەتکارم بۆ هەموو کەسێ دابین نەکرد بۆ کەسێکم دابین دەکرد کە پێویستی بە خزمەتکار هەبوو ئەی نەتبینی چۆن بەو شەوە منداڵەکانی جێهێشت بوو بەو شەوە تاریکە بۆ قومە ئاوێک هاتبووە دەرەوە با قوربان دەیئیتر بۆچی پارە و سامان لە خەزێنەدا بمێنێتەوە و خەڵکیش ئاتاج بن بۆچی باشە من پاسەوان و پارێزەری ئەو سەرۆت و سامانم خۆخاوەنی نیم بزانم هەر کەس پێویستی بە پارە و ماڵە پێی دەدەم هەر کەسێکیش پێویستی پێی نەبێ پێی نادەم ئەی قوربان ئەمە لەگەڵ دادگەری یەک دەگرێتەوە مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە کە پارەت دەدەی بە هەندێک و نایدەی بە هەندێکی تر شتەکە یەکجار بەو ڕەهایە نییە ئەو سەروەت و سامانە هی ئەو خەڵکەیە بە یەکسانی و کەس مافی لە کەس زیاتر نییە بەڵام خۆ پێشتر بۆم باسکردی کە چۆن خەڵکم پلەبەندی کردبوو بۆ موچە بڕینەوە ئەوانەی کە زووتر موسڵمان بووبن موچەیان زیاتر بوو ئەوانەی کە کەسوکاری پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم موچەیان زیاتر بوو لەو بارەوە زۆر دواوین حەز ناکەم دووبارە بچینەوە سەری هەندێک جاریش هەندێک کەس مافی ئەوەی هەیە کە شتی پێ بدرێ چونکە ئاتاج و هەژارن هەندێک کەس مافیان نییە چونکە دارا و زەنگینن با نمونەیەکرد بۆ بهێنمەوە ئەگەر من لە جیاتی ئەو ژنە خزمەتکارێکم بۆ عەبدوڕەحمانی کوڕی عەوف دابین بکردایە ئەوەستەمکاری بوو نەک دادگەری چونکە عەبدوڕەحمان دەوڵەمەندە با بۆ خۆی خزمەتکار دابین بکە بەڵام ئەو ژنە هەژار بوو توانای ئەوەی نەبوو خزمەتکار بەخێو بکات و موچەی پێ بدات ئێمەش بە گوێری پێویستی خزمەتکارێکمان بۆ دابین کرد ئەگەر یەکێکی تریش هەژار بێ و پێویستی بە خزمەتکار بێ و خۆی نەتوانێت خزمەتکار دابین بکە ئێمە بۆی دابین دەکەین ئەمە دادگەریە تێگەیشتی خۆ ناکرێ هەر کاتێ دینارێکم بەخشی بە هەژارێ بڕم جار بدەم و سەری زەلامێ دینارێکی پێ ببەخشم بەڵێ قوربان تێگەیشتم ئەی بۆچی کوونە ئاوەکەت بۆ هەڵگرت با خۆی وەک هەموو شەوەکانی تر بیبردایەتەوە بۆ بەیانەکەی خزمەتکارت بۆ دابین دەکرد ئەی بۆچی بۆی هەڵ نەگرم چییە؟ ئاخر تۆ گەورەی موسڵمانانیت با مەبەستم ئەوەیە کە تۆ سەرکردەی یەکێک لە وڵاتە هەرە گەورەکانی ئەو سەردەمە بووی کەچی بە شەوا کوندە ئەو بۆ ژنێک هەڵدەگری کورە خوا بتبەخشێ ئێستا من بەو کارم گەورە بووم یا بچووک بووم وەڵا قوربان گەورە بوویت دەئیتر بۆ بەو شێوەیە لێم دەپرسیتەوە مەبەستم سام و هەیبەتی تۆیە قوربان دەڵێم نەکا لە بەرچاوی خەڵک کەم بکە سام و هەیبەتی من ئەوەیە کە ئەو خەڵکەی لەژێر فەرمانڕەوایی منە ئەژین خۆشحاڵ بن و ئاتاج و محتاجی هیچ شتێک نەبن بەخوا قوربان تۆ کەسێکی زۆر مرد و چاکی دەی هیچی تر هەیە لەم بارەوە لێم بپرسی نەخێر گەورم دەی با قسەکەی خۆمان تەواو بکەین باشە قوربان چیتر هەیە بۆم باس بکەی ئەو دەمەی گەیشتم بە عومەر عومەر ئەمیری بڕواداران و لوتکەی بەرزی بێنەواکان عومەر هێز و قەڵا و دەنگی بەرزی بڕواداران عومەر
ئەمیری فەتح و عەدالەت و پشت و پەنای موجاهیدان. ئەو دەمەی گەیشتم بە عومەر، عومەر ئەمیری بڕواداران و لوتکەی بەرزی بێنەواکان، عومەر هێز و قەڵا و دەنگی بەرزی بڕواداران، عومەر ئەمیری فەتح و عەدالەت و پشت و پەنای موجاهیدان.